کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەشی چوارەم سەرەتای بەرگی دووەم. هەر لە سەرەتای ئەم ساڵەدا بەرگی یەکەمی ڕشتەی مرواری لە ژێر چاپ دەرچوو بڵاو بووەوە و کەوتە دەست ئەو خوێندەوار و ماڵانە کە ڕەنگ بێت تا ئێستا کەم کتێبی کوردی بەو جۆرە لە بەردەستی خوێندەوار و خێزانی ماڵە پەڕەپەڕە کرابێتەوە بۆ خوێندنەوە. هەر ئەم باوەشگرتنەی ئەوان بوو کە بوو بەهۆی هانەهانەدانی من بۆ ئەوە بە زووتر وەخت بەرگی دووهەمیش لە ژێر چاپ بێتە دەرەوە. من ئەو هەستەی ئەوانم لەبیر ناچێ ئەوەم لەبیر ناچێ کە قەومی خۆشەویستی کورد هەستی بەوە کرد کە خوێندنەوەی زمانەکەی و نووسین بە زمانەکەی خۆی دەواازەیەکی هەرە گەورەی بەختیاری بۆ ئەخاتە سەرگازی پشت. لەگەڵ ئەمەشا نامەوێت سەرەتای بەرگەکەی تر لێرەدا بخەمە بەرچاو چونکە لەوێدا هەیە، بەڵام ئەمەوێ یەک دووشتی تر هەیە ئەوە بخەمە بیر. یەکەم وەکو ئەزانین ئەدەبی بەرزی کورد تا ئەم دەورەی دواییە بە زمانی کوردی کەم جار خۆی بەسەر قاقەزەوە دیوە و ئەوەش ئەزانین کە هیچ قەومێک بێ ئەدەب نەبووە و نییە، کە ئەو قەومە هەبوو ئەدەبیشی هەبووە. ئەدەب ساقەتەی دارێکە و لق و پۆپەکەی بەسەر قەومەکانی عالەمدا بڵاو بووەتەوە. لە هەر لقێکەوە هەر گوڵێکی لێ ببێتەوە ئەو گوڵا ئەچێتەوە سەر قەفی دارەکە. لە هەر لقێکەوە هەر گوڵێک بۆنێک بدا ئەو بۆنە نزیکی هەیە لەگەڵ بۆنی گوڵی لقەکەی تردا. اینجا هەندێ لەم لقانە واڕێ ئەکەوێ کە زیاتر خزمەت ئەکرێن، گوڵەکانیان گەشتر ئەبن، هەندێکیشیان دەستی خزمەتیان ناگاتێ، هەر لەگەڵ تەبیعەتە ئەڕۆن و گەشە و بوژانەوەیەکی وایان لێ دەرناکەوێ. ئەمە جارێ ئەوەی بە ئێمە پیشاندا کە بنەچەی ئەدەب شتێکی عالەمیە و ڕەگەکەی تایبەتی نییە بە هەندێک قەومەوە و هەندێکی لێ بێبەش بێ. تا ئەم دەورانە و بگرە ئێستا زیاتریش قەومی کورد دراوسێتی و تێکەڵاوی لەگەڵ قەومی عەرەب و فارسدا بووە. لەگەڵ عەرەبدا بەهۆی دینەوە، لەگەڵ فارسدا بەهۆی حکم و بەهۆی خۆشی زمانی فارسیەوە کە ئەم زمانەش لە ڕاستیدا لە زمانی کوردی بووەتەوە. بۆ تێگەیشتن لەمە دیارە کتێبی مێژووی ئەدەبی کوردی عەلاءالدین سەجادی ئەخوێنرێتەوە. زمانی ئەم دوو قەومە لە هەندێک شتدا جێگەی خۆیانیان لە زمانی کوردیدا کردەوە. لە حەقیقەتا بۆ تێگەیشتن و ڕاستکردنەوەی ئەدەبی ڕاستەقینەی کورد و دەرهێنانی کرۆکەکەی لە زانینی ئەو دووە هیچی تر پێویست نییە. مەبەستیش لە شتەکەی تر زمانی ئەوروپاییە. بۆ زانینی ئەدەبی کوردی زانینی زمانی ئەوروپایی شەرت نییە. مەبەستم ڕیشەی زمانەکە نییە، ڕیشەکە یەکێکە، ئەوە هیچ، چونکە هەردوو لایەن ئارین. مەبەستم تەرزی ئەدەبەکەیە. ئەم زمانە هاتوچوویەکی لەگەڵ زمانی کوردیدا نەبووە تا ئەدەبەکەی خۆی لە زمانی کوردیدا جێگە بکاتەوە، مەگەر لەم چەند ساڵەی دواییدا نەبێ. ئالەم بەرەیەدا کە ئێستا هەمومان ماوین، ئەوەش ئینکار ناکرێ کە هێشتا نە ئەدەبی ئێمە لە دڵی ئەوانە جێگەی بووەتەوە، نەهی ئەوان لە دڵی ئێمەدا بە پێچەوانەی عەرەبی و فارسیە کە بەهۆی دین و حکمەوە لە دڵی ئێمەدا جێگەی خۆیان کردەوە. بەڵام داخەکەم هی ئێمە لە غەیری مەعنا و داننەنان بەو مەعنایەشدا لە دڵی ئەوانە هیچ شوێنێکی بۆ خۆی داگیر نەکرد. باقسە لەوە بکەین کە ئەم درێژەمانە لەبەر ئەوە هێنایە ناوەوە کە ئەدەبی فارسی گەلێ کاری کردە جەرگی ئەدەبی عەرەبی، وای لێ هات سەرچاوەی ئەدەبی عەرەبی بوو بە ئەدەبی فارسی. ئەمەش بەهۆی ئەوەوە بوو کە عولەما و ئەدیبەکانی فارس بەهی دینەوە خەرمانی خەزنەی ئەدەبی خۆیان هەڵڕشتە ناو زمانی عەرەبی و زمانی عەرەبی بەهۆی دینەوە وردە وردە پەرەیسەن، لە زارەوە کەوتە سەر قاقەز، مەعنا و حکمەتی لە زمانەکانی ترەوە وەرگرت و خستیە ناو خۆیەوە. عالمە عەرەبی نووسەکان کە لە سەتا نەوەتیش عەرەبی نەبوون و دین زمانی نووسینیانی کردبوو بە زمانی عەرەبی کە ئەهاتنە سەر نووسینی ئەدەب و گێڕانەوەی شتێکی ئەدەبی، ئەیان نووسی قالە ئەعرابی یا ڕەئا ئەعرابی یا سەمەعا ئەعرابی. با ئەو وتن و بینین و بیستنەش لەسەر شاخەکانی زاگرۆسەوە و یا لە دەشتەکانی ئیندۆنیسیا و ئەندەلوسدا بوایە ئەو هەر ئەیوت قالە ئەعرابی ڕەئا ئەعرابی یا سەمەعا ئەعرابی.
زمانی دین لەم هەموو شوێنانەدا بڵاو بووبووەوە و بوو بە زمانی نووسین. عالمی عەرەبی نووس ئەگەر سەیری بکردایە لە بناری کێوەکانی کوردەواری کابرایەکی کورد شتێکی کردووە یاوتویەتی، ئەو لە کتێبە ئەدەبیەکەی خۆیان هەر ئەینووسی قالە عرابی، و یا کابرایەکی سەڵتی لە ئەسپانیادا شتێکی ببینایە ئەو ئەینووسی ڕەئا عرابی، هەروەها کابرای هندی لە ئیندۆنیسیادا شتێکی ببیستایە ئەو خێرا ئەیخستە سەر قاقەز و ئەینووسی سەماع عرابی. بەم قالە و ڕەئا و سەماعەیە ئەدەبی عەرەبی گەیشتە چڵەپۆپەی بەرزی. ئەمەش من ناڵێم عالم و یا ئەدیبە عەرەب و عەرەبی نووسەکە بە نیازی خراپ ئەمەیان کردووە. نیاز خراپ نەبوو، بەڵام چۆنێتی زەمان وابوو عالمێکی کورد، عالمێکی هندی، عالمێکی ئیندۆنیسی کارەسات و یا قسەیەکی لە گوند و یا شارەکەی خۆیان ئەبینی، لەبەر ئەوە نووسین بەهۆی دینەوە بە زمانی عەرەبی کارەساتەکەی ئەنووسیەوە و کارەسات بە معنای غەیری عەرەبی و بە زمانی عەرەبی ئەکەوتە ناو ئەدەب و کتێبی عەرەبیەوە و ئەبوو بە ئەدەبی عەرەبی. ئەدی بە تازەکانی عەرەب دوور نییە ئەمە دەرببڕن. ئەمە دەورەی ئەدەبی عەرەبی وە. اینجا عینی دەورەش بۆ ئەدەبی فارسی زەماوەندی خۆی هەرگێڕایەوە. ئەم لە عەرەبیەکە گەلێ زیاتر، چونکە ئیمپراتۆرێتی سیاسی فارسی و نازکی زمانەکە ئەمانە سەریان کردبوو بە گەلێ وڵاتە. بە کورتی زمانێک بوو نووسینی پێ ئەنووسرا و دەفتەرداری کشوەر و یا کشت و کاڵی پێڕێک دەخرا. کابرای ئەدەبی فارسی لە هەر وڵاتێک شتێکی چاو پێ بکەوتایە و یا بیبیستایە ئەیوت دیدەم و یا ماردی گفت. ئەم کارەسات گێڕانەوەی ئەوان لەسەر قاقەز بە زمانی فارسی ئەکەوتە ناو کتێبی ئەدەبی فارسیەوە و ئەدەبی زمانەکەی پێ دەوڵەمەند ئەبوو. ئەو ئەدەبە کە ماناکەی هی زمانێکی تر بوو، نووسینەکەی هی زمانێکی ترە. بەم جۆرە ئەدەبی ئەم دوو زمانە پەرەیان سەند و دەوڵەمەند بوون و لەم ڕۆژهەڵاتەدا بە تەواوی بڵاو بوونەوە. یەکێ لەو قەومانە کە زمانی خوێندنیان عەرەبی و فارسی بوو، وەکو وتمان قەومی کورد بوو. کورد هەم پێی ئەخوێند هەم پێی ئەنووسی، تا لە ئاخرا وای لێهات هەر شتێک ببوایە ئەوترا ئەمە لە فڵانە کتێبی عەرەبی و یا فڵانە کتێبی فارسی دانووسراوە و ئەبوو بە ماڵی ئەوان. وەکو ئێستا کە هەر شتێک بە کوردی بنووسرێ ئەڵێن خۆ ئەمە لە عەرەبی یا لە فارسیدا هەیە و یا لەوانەوە وەرگێڕاوە، کەچی لەگەڵ ئەوەشە ئەگەر بچنە بنج و بناوانیەوە وانییە. وەکو لە سەرەتاوە باسمان کرد، جارێ ئەدەب شتێکی عالەمیە و تایبەتی نییە بە قەومێکەوە. دیسان ئەو شتەکە لە عەرەبیەکە و یا فارسیەکەدا نووسراوە، بۆچی ئەبێ بەلای ئەوەدا نەچن کە بڵێن ئەمە هی ئێمەیە و غەڵبەی ئەو زمانانە دای پچڕیوە بۆ خۆی؟ بۆچە ئەبێ ئەوە بڵێن کە ئەمە هی ئەوانە و لێیانەوە وەرگێڕاوە؟ لەگەڵ ئەوەشا کە ئێمە لە بەرەبەیانی مێژومانەوە ئەدەبمان هەبووە، ئەوەندە هەبووە دەستی زۆر نووسینی لێداگیر کردوین و بەم زمانەی خۆمان نەنووسراوە. بە پێی ئەم درێژە پێدانە لام وایە ئەوانەی کە تۆزێ لە حەقیقەتی عیلم و لە تەعابیری قەومی بکۆڵنەوە ئیتر ئەکەنەوە سەر ئەو باوەڕە کە جارێکی کە شتێکی تری وا نەڵێن و نەچن بەلای ئەو قسەیەدا کە هەر شتێکیان بەرچاوکەوت خێرا بڵێن ئەمە لە فارسی ویا لە عەرەبیەوە وەرگیراوە، بەڵکو ئەبێ بکەونە سەر ئەو باوەڕە کە گەلێ شتی ئێمە هەبووە و کەوتوتە زمانی ترەوە. دووهەم لەو شتانە کە ئەمەوێ لەم سەرەتایەدا بێڵێم قسەیەکی جوانی محەممەد حوسێن هەیکەلە، ئەم زانایە کتێبێکی هەیە لەژێر ناوی ئەلفاروق عومەردا باسی چۆنیەتی ژیانی عومەر و پێگەیشتن و شەخصیەت و هەموو لاپەڕەیەکی ژیانی ئەکا لە بێشکەی دارەوە تا بێشکەی خاک. لە ئاخرا ئەڵێ عومەرێک کە خوای ڕازی کرد، ئیمپراتۆرێتی ئیسلامی ڕازی کرد، بەڕێشتنی ڕێچکەی قەزاوەت و دادپەرستیەکەی غەیری ئیسلامەکانی دەوری خۆی و پاشخۆشی هەر ڕازی کرد، کەچی هێشتا هەرمایەوە کە نەتوانێ ڕازی بکە و یا لێ ڕازی نەبێ، با ئەو کەسەش هەر تاقە کەسێ بێ کە وەکو ئەبوو لؤلؤ بێ. عەلادین سەجادی، بەغدا، 2/5/2657 کوردی، 2/5/1957 میلادی. لە باخێ گوڵێک.
دوو کابرا چوونە لای قازی، یەکێکیان وتی قوربان ئەم کابرایە کەمانچەیەکم هەبوو دزیوێتی. قازی ڕووی کردە کابرای تر و وتی ڕۆڵا تۆ چی ئەڵێی؟ وتی لێی بپرسە قوربان بزانێ بە چیە ئەڵێهی منە، ئایا شاهێدی هەیە؟ قازی لە داواکەری پرسی، ئەویش وتی بەڵێ قوربان دوو شایەدم هەیە. شاهێدی هێنان و داوا لێکرا وتی قوربان لیان بپرسە ئیشیان چییە، جا ئەو وەختە بزانی بۆ شاهێدی دەست ئەدەنیانە. قازی لیانی پرسی، یەکێکیان وتی قوربان من زۆر ناژەنم، ئەوی تریشیان وتی قوربان منیش دەهۆڵ کوتم. قازی ڕووی کردە کەمانچە دز و وتی کەمانچەکەی پێ بدەرەوە، گۆیا بۆ کەمانچە شاهێدی لەمانە عادڵترت ئەوێ؟ چەند کەسێک پێکەوە دانیشتبوون قسەیان لە شەوهەستانەوە ئەکرد. مەبەستیان بە شەوهەستان شەو نوێشکردن بوو. کابرایەکیان لەگەڵ بوو زۆر بەدڵ گوێی لێگرتە بوون. لیان پرسی کاکە تۆیش بە خێر بە شەو هەڵ ئەستیتەوە؟ وتی باڵیە. وتیان چی ئەەکەی؟ وتی میز ئەکەم و ئەچم ئەنوومەوە. کابرایەکی بانایی لەسەر ئاوی کەڵۆی لە چلەی هاویندا مەلەیە کرد. مەلایەک چاوی لێبوو سەیری کرد ئەم کابرایە دەزوویەکی گرێگریاوی پێ. هەر جارێک کە خۆی هەڵ ئەقوڵتێنێ لە ئاوەکە یەکێ لە گرێیەکان ئەکاتەوە. مەلا لێی پرسی برا ئەوە بۆچی وا ئەکەی؟ وتی مامۆستا بە زستان هەر جارە کە چوومەتە لای ژنەکەم هەر لە باتی یەکێک گرێیەکم داوە لەم دەزووە. ئاوەکەمان زۆر سارد بوو، نەمتوانی مەلە بکەم، نوێژەکانیشم هیچ نەچواندووە. ئێستا هەر لە باتی گرێیەک جارێک خۆمەکەم بە ئاوەکەدا و وصلی خۆم دەرئەکەم تا گرێیەکان تەواو ئەبن. مەلا مەعرفی کوکی ناوبانگی حاجی ئیلخانی بیست بوو. تا ئەو وەختە نەیدی بوو. هەڵ ئەستێ ئەچێ بۆ لای داوای شتێکی لێ بکە بۆ ئەو زستانەی ماڵ و مناڵەکەی. کە ئەڕوا بەڕێکەوت حاجی ئیلخانی چوو بووە دەرەوە بۆ ڕاو، جلی ڕاوی لەبەرە ئەبێ و بە تاقە سوارە تووشی مەلا مەعرف ئەبێ. مەلاش بارگیرەکەرێکی هەبوو سوار بوو لێ ئەپرسێ ها مەلا ئەوغر بێ، ئەڵێ بەخوا ئەوێ ڕاستی بێ ئیمساڵ مناڵەکانم هیچیان نییە، ئەچم بۆ لای حاجی ئیلخانی بزانم شتێکم ناداتێ بۆ ئەو زستانەمان. حاجی ئیلخانی ئەزانێ کە مەلا نایناسێ، ئەڵێ تەمای چەند پێیە کە بداتێ؟ ئەڵێ 100 تمەنێک ئینجا بەشمەکە. حاجی ئیلخانی پێ ئەڵێ ئەگەر وتی زۆرە، مەلا ئەڵێ 50 تمەن. ئەڵێ ئەگەر ئەوەشی بەلاوە زۆر بوو، مەلا ئەڵێ 25 تمەن. ئەڵێ ئەگەر هەر وتی زۆرە، پێی ئەڵێ 10 تمەن. ئەڵێ ئەگەر دیسان ئەوەشی بەلاوە زۆر بوو، مەلا ئەڵێ 4 پەلی بارگیرەکەم ئەکەم بە قوزی دایکیا و ئەگەڕێمەوە چی لێەکەم. حاجی ئیلخانی پێ ئەکەنێ و ئەڵێ بڕۆ خوات لەگەڵ. تا مەلا بە بارگیرە شەلەوە ئەگاتە ئاوایی و ئەچێتە دیوەخان، حاجی ئیلخانی خۆی و سوارەکانی ئەگەڕێنەوە لە دیوەخاندا ئەنیشێ. مەلا ئەکا بەژوورە. مەلا چاویشی کەس بوو، حاجیش جلی ڕاوی داکەند بوو، مەلا نەیناسیەوە. لە پاش چاکی و چۆنی لێ ئەپرسێ ها مەلا خێرەوە تەشریفت هێناوە؟ مەلا ئەڵێ وەڵڵا حاجی بەگ ئیمساڵ زۆر پەرێشانین، خێزانێکی زۆرم بۆ نەکبەتی بەڕیشەوە بووە، نەنان هەیە و نەبەرگ، هاتوومەتە خزمەت چارێکمان بکەی بۆ ئەم زستانە. حاجی ئیلخانی ئەڵێ مەلا چەندە بەشت ئەکا؟ مەلا ئەڵێ قوربان 100 تمەن، ئینجا بەشمان ئەکا. ئەڵێ مەلا زۆرە. ئەڵێ با 50 تمەن بێ. ئەڵێ ئەوەش هەر زۆرە. ئەڵێ 25 تمەن. ئەڵێ فڵانی هەر زۆرە. مەلا ئەڵێ باخوا لە 10 تمەن کەمترم ناوێ. حاجی ئیلخانی پێ ئەکەنێ، مەلا ئینجا تێئەگا چە باسە. ئەمە حاجی ئیلخانی خۆی بووە تووشی بووە. ئەڵێ قوربان ئەگەر 10 تمەنەکەم نەدەیتێ بارگیرەکەم لە دەرەوە بەستراوە. حاجی ئیلخانی بە تەواوی لەبەر پێکەنین شپرزە ئەبێ. ئینجا بانگی پیاوەکەیەکە ئەڵێ کوڕە بچۆ 100 تمەن و 50 تمەن و 25 تمەن و 10 تمەن بدە بە مەلا، با بارگیرەکەی لە شوێنی خۆی بێ.
حاجی برایم ئاغای عەمبار جارێک لە مەلایەک ئەپرسێ ئەڵێ مامۆستا نون لە چ سوورەتێکدایە؟ ئەویش ئەڵێ قوربان لە سوورەی حامیم-دایە. لە سولەیمانی مەلا سەعید ئەفەندی ئەچێتە ژوورەوە ئیمتیحانی قوتابیەکان بکە لە قورئانە کە ئەچێتە ژوورەوە ڕەئوفی شێخ ساڵح لای سەرەوە بوو. قورئانێکی ئەداتە دەست و ئەڵێ بیکەوە و بیخوێنە. شێخ ڕەئوفیش کوت و پڕ کە قورئان ئەکاتەوە سوورەی حامیم دێتە پێشەوە ئەڵێ حەم. مەلا سەعید ئەفەندی ئەڵێ هەی زمانت بشکێ، ئەڵێ حوم، ئەڵێ هەی لاڵ بیت، ئەڵێ حیم، ئەڵێ قوزەڵ قورد و دەست ئەکا بە لێدانی. ڕەئوفیش ئەڵێ چوزانم ئەمە چییە؟ سەر و بۆر و ژێر نەمانەی خەمە سەری هیچیان نەبوو کەواتە ئەمە بەڵایەک بوو بۆ من. کابرایەک چووە لای مەلایەک وتی قوربان ڕۆژێکی ڕەمەزانم خواردووە چۆن ئەبێ؟ وتی ڕۆژێک لە باتی بگرەوە. وتی گرتبوومەوە، بەڵام کە هاتمە ماڵەوە مناڵەکان کەشکەکیان لێ نابوو، دڵم چوو دەستم بۆ برد پارویەکم خوارد. وتی چی بوو جا ڕۆژێکی تر بگرەوە لە باتی؟ وتی قوربان ئەویشم گرتبووەوە، دیسان بەڕێکەوت هاتمەوە ماڵەوە مناڵەکان قاورمە بەنۆکیان لێ نابوو، دڵم چوو دەستم بۆ برد پارویەکم خوارد. مەلا وتی من وای بە چاک ئەزانم بە ڕۆژ و مەبە تا هەردوو دەستی خۆت وەکو کەر ئەبەستیتەوە و ئەیخەیتە ملت، ئەو وەختە ئەتوانی بە ڕۆژوو بیت. سۆفیەکی بەڵباس هەبوو، هەموو دەم حازری جومعە و جەماعەت بوو. ئەوەندە لەگەڵ مەلا و فەقێدا دانیشت بوو، زۆر لەلایەن دینەوە فێربوو بوو. ڕۆژێک زستان بوو، چووە لای مەلا وتی قوربان لەبەر سارد و سەرما هاتووم تەقلیدی مەزهەبی ئیمام حەمبەلم کردووە، مەزەبەکەی ئەو تۆزیە سووکترە. ئەمڕۆ دەست نوێژم شوەرد و نوێژم ئەکرد، سەیرم کرد شتێکی تەڕی پیس وا بە دەرپێکەمەوە کە بۆنم کرد بۆنەکەی ناخۆش بوو. مەلا وتی برا پێی ناوێ بە هەموو مەزهەبێ ئەوە گوت کردووە بە خۆتا. ژنێک چووە لای قازی شکاتی لە مێردەکەی کرد، وتی لەبەر ئەوە مێز ئەکاتە ژێری خۆی ئەبێ تەلاقم بدە. کابرا وتی قوربان با منیش عەرزت کەم، لە خەوما من لە جزیرەیەکدام لە ناو دەریا، لەو جزیرەیەدا کۆشکێکی زۆر بەرزی لێیە، لەسەر کۆشکەکەوە منارەیەکی لێیە، لەسەر منارەکەوە حوشترێکی لێیە، منیش وام بەسەر ئەو حوشترەوە. حوشترەکە لەو سەرەوە دەمی ئەبرد بۆ دەریا ئاو بخواتەوە کە ئەمەم دی لە ترسانە مێزم کرد بە خۆمە. قازی کە ئەمەی بیست ئەویش لە شوێنەکەی خۆی مێزی کرد بە خۆیە. اینجا ڕووی کردە ئافرەتەکە وتی خۆشکەم من تەنها بە بیستنەکەی لە ترسانە مێزم کرد بە خۆمە، ئێستا ئەو کە بە چاوی خۆی دیوێتی چۆن مێز ناکا بە خۆیە؟ بڕۆ هیچ حەقێکت بەسەریەوە نییە. مامۆستایەک دەرسی بە مناڵان ئەوت، کابرایەکی دۆستی چوو بۆ لای سەیری کرد مامۆستا دارێکی درێژ و دارێکی کورت و قەڵماسکێک و تەپڵێک و مێکورتێک و دووزەلەیەکی لای خۆیەوە داناوە. لێی پرسی مامۆستا ئەمانە چییە؟ جەناباغا وتی فڵانی ئەم مناڵانە هەتیوی بێشەرمیان تایە، پێی ئەڵێم بخوێنە جرتم بۆ ڕایەڵێ، منیش بە دارە کورتەکە لێ ئەدەم، لەوانەیە دوورکەوێتەوە، اینجا ئەو کاتە بەدارە درێژەکە لێ ئەدەم، ئەگەر ڕای کرد و ڕۆیی قەڵماسکەکەی تێ ئەگرم و سەری ئەشکێنم، ئەو وەختە هەموو مناڵەکانم تێ ئەو ڕووکێن چاریان ناکەم، دێنم تەپڵەکە ئەکەمە ملم و دووزەلەکە ئەگرم بەدەمەوە و مێکوتەکە ئەگرم بەدەستەوە، دەست ئەکەم بە تەپڵکوتان و دووزەلە لێدان، خەڵکی گەڕە گوێیان لەم تەپڵ و دووزەلەیە ئەبێ کۆ ئەبنەوە و لە بەردەستی مناڵەکانە ڕزگارمەکەن. پیاوێک گێڕایەوە وتی چوومە حوجرەی مەلایەک کە بە مناڵی ئەخوێن، سەیرم کرد هەر خۆیەتی. وتم ئەفەندی ئەوە کوا مناڵەکان؟ وتی وان لەو کۆڵانە یاری ئەکەن. وتم حەزەکەم چاوم پیان بکەوێ. وتی فڵانی ناوێرم لەگەڵت بێم پیشانت بدەم خۆت بشۆ، ئەوە لەو کۆڵانن چاوت پیان بکەوێ، بەڵام سرت ڕوودکە نەوەک لە دوورەوە بە منت بزانن دێن بە پەنجە و فیکە چاوت کوێرەکەن. کابرای گێڕایە وتی بەلای کەلاوەیەکدا تێپەڕیم، گوێم لە دەنگی پشیلەیەک بوو لەم کەلاوەیەدا کە سەیرم کرد، هیچ دیار نییە ئەوە نەبێ کە ئەمە مەلایەکە ئەمیاوێنی. لەو وەختەدا مناڵێک لە ماڵێک هاتە دەرەوە ڕووی کردە کەلاوەکە،
مەلاکە گرتی تێر و پڕی لێدا و گەلێ جنێویدایە. لێم پرسی وتم مامۆستا ئەمە چییە؟ وتی کوڕە من بە مناڵان ئەخوێنم، ئەم هەتیوە زۆڵەش بەلای خۆیەوە لای من ئەخوێنێ هەموو جار خۆی ئەدزێتەوە و ئەچێتەوە بۆ ماڵەوە. پشیلەیەکیان هەیە لەگەڵ پشیلەکە یاریەکە. ئێستا من هاتم لێرە دەستم کرد بە میاوە میاوکردن وا تێگەیشت ئەمە پشیلەکەی خۆیانە هات بە دەنگمەوە، ئەوەتە منیش گرتم سرم نایە قوزی دایکی. کابرایەک بانگنوێژ پارچە کاغەزێکی گرتبوو بەدەستەوە سەیری ئەکرد و بانگەکەی ئەدا. لێیان پرسی بانگ چۆن وا ئەدرێ؟ وتی بچن لە مەلا بپرسن. چوونە لای مەلا وتیان سەلام عەلەیکوم. مەلا پارچە کاغەزێکی لە ژێر دۆشەکەکەی دەرهێنا و هەندێ سەیری کرد و پاشان وتی وعەلەیکوم السەلام. وتیان دەک وە چەمەر نەوێ. فایقبێکەس گێڕایەوە وتی مەکتەب لە تەوێڵە هەبوو بە مناڵانمان ئەخوێند. ڕۆژێک دوو مناڵ بوو بە شەڕیان یەکێکیان هاتە لای مدیرەکە شکاتی کرد و وتی ئەفەنی ئەو کوڕە گازی گرتووە لە گوێچکەم. ئەفەنی مناڵەکەی تری بانگ کرد و وتی هەتی و بۆچی گازت لە گوێچکەی ئەم منداڵە گرتووە؟ مناڵەکەش وتی ئەفەنی بەخوا من گازم لێ نەگرتووە، خۆی گازی لێگرتووە. ئەفەنیش وتی هەتیوە زۆڵە وزبە قسەیەک بکە بچێتە عەقڵەوە، بۆچ مانگایە خۆی گاز لە گوێچکەی خۆی بگرێ؟ مەلایەک بۆ حەج ئەچوو لەو وڵاتی شامەدا لەگەڵ گاورێک بوون بە هاوڕێ کە ئەم ئەچوو بۆ حەلەب. شەوێ پێکەوە دانیشتبوون گاورەکە دەستی برد قاپێکی دەرهێنا و دەستی کرد بە ئارەق خواردنەوە. پیاڵەیەکیشی تێ کرد و دایە دەست مەلاکە. مەلا بەبێ قسە وەری گرت. اینجا گاورەکە وتی قوربان ئەمە ئارەقێکی چاکە. مەلا وتی بە چییە ئەزانی؟ وتی قوربان پیاوەکەی خۆمم ناردە بازار، وتی لە جوولەکەیەکەم کڕیوە، جووەش سوێندی خواردووە کە ئارەقێکی کۆنە و هیچ شتێکی تێکەڵاو نەکراوە. مامۆستا کە ئەمەی بیست خێرا پیاڵەکەی نابەسەرەوە و چۆڕە بڕی لێ کرد و وتی تۆ کەری، ئێمە کە باسی حەدیث ئەکەین ئەڵێن لە تابعینەوە، تابعین لە ئەسحابەوە و ئەسحاب لە پێغەمبەرەوە. ئێستا من چۆن بڕواعەکەم کە گاورێک لە پیاوەکەیەوە و پیاوەکەی لە جوولەکەیەکەوە قسە بگێڕێتەوە؟ بڕوا بکە هەر لەبەر ئەوە خواردمەوە کە ڕێگەی قسە گێڕانەوەکەم بەلاوە بەهێز و باش نەبوو. کابرایەک هەبوو ئەحا خڕنۆکی ناو بوو. ئەم ئەحا خڕنۆکە ئیشی ئەوە بوو شایر بوو، شایی ئەگێڕا. ژنێکی هەبوو باجی سەمەنی ناو بوو. باجی سەمەنیش ئیشی ئەوە بوو مردووی ئەلاواندەوە. سەردۆڵ بوو، هەر مردوویەک بمردایە ئەهاتن ئەیان برد ئەیان لاواندەوە. لەگەڵ ئەمەشا دیسان ژیانیان هەر کۆڕ بوو. شەوێک باجی سەمەن هەروە تۆزێ دەستی کرد بە لوت و پوتکردن لەگەڵ مێردەکەیە. ئەحە پێی وت مردوت مریە، لوت و پۆتی چیەکەی؟ کێوەکو ئێمەی بۆ هاتووە؟ دنیا دوو چمکی هەیە، یا خۆشیە یا ناخۆشی. ئێمە هەردوو چمکەکەمان گرتووە. ئەگەر ویستمان خۆشی بکەین من بە باڵای تۆدا ئەڵێم، ئەگەر خۆویستمان ناخۆشیش بکەین تۆ من بلاوێنەرەوە. ئیتر ئەمەی بۆ چییە؟ ئەمەش هەر لە قسەی کوردیە کە ئەڵێ جارێک کەروێشکێک بۆڵەترەیەکی دیەوە، ڕێویەک هات لێی فڕاند و خواردی. لێیان بوو بە هەرا وتیان با بچین شەرع بکەین. هەستان چوون بۆ لای مارمێلکە. لەبەر کوونەکەیان ڕاوەستان و کەروێشک وتی هەی مارمێلکەی باڵا بەرزی نەوجەوان، ئەی قیت و قنجەی چۆڵ و بیابان. مارمێلکە وتی ئەڵەی چی هەی دەنگ خۆشی دەربەندان، هەی زمان شیرینی زمانزان. وتی هاتووین شەرعمان بکەی. وتی هاتوونەتە لای دانەیەکی شەرعزان. وتی وەرە دەرەوە لامان. وتی مامۆتکان ئەچنە لایەن. کەروێشک وتی من بۆڵەترەیەکی شیرینم دیبووەوە، ڕێوی هات لێمی فڕاند و خواردی. مارمێلکە وتی دیارە چاکەی بۆ خۆی ئەوێ. کەروێشک وتی مستە کۆڵەیەکم لێدا. مارمێلکە وتی لە باتی حەقی خۆی کردوتەوە. اینجا کەروێشک وتی ئێستا شەرعمان بکە. مارمێلکە وتی کردم. لەسەر قسەکەی ئابید لە بارزان هەندێک کەس هەڵەپەڕین. مەلایەکیش چوو سەر چۆپیەکەی لەدەست وەرگرتن.
خەڵکەکە وتیان ئەزبانی ئەم فەلەینە تۆ بۆچی داوەتی لەگەڵ متکەی مەلاژ وتی هون فەلەنە ئەز قەشێوەمە ئەوان گوتیان ئەزبانی چ دەبێژی تۆ پێغەمبەری مەی تۆ نەقەشەی گوتی ئەز نشێم شەفاعەتا وا هەما بکەم ئەز قەشەمە وتیان ئەزبانی حود بێژت ئەز پێغەمبەرم تۆ چەوان پێغەمبەرنی ئەوە ئەویش سەرچۆپی گرتووە و بەدەم هەڵپەڕینەوە وتی بلا حەسۆ پێغەمبەر بێت ئەز ژکژام تاوی حاجی قادری مەحوی برایمی شاتری مەڕووماڵاتێکی ئێجگار زۆری هەبوو لە بەهارانە کەمەڕ ئەزا بەجارێ 2000 مەڕ و بەرخ ئەڕژانە یەک ئەبوو بە قاڕە و باڕەیەک ئەو سەری نەبێتەوە گەلێ جاری وا هەبوو لەناو ئەم هەموو ماڵاتەدا بەرخێک بەردایکی خۆی نەئەکەوتەوە و لەو ناوەدا دەستی ئەکرد بە بارەبار حاجی لە ناو دەوارەکەدا دائەنیشت هەر ئەوەندە بوو گوێی لە دەنگەکە بوو ئەیزانی ئەمە چە بەرخێکە و هیچ چه دایکێکە بانگی ئەکرد ئەیوت ئەوە فڵانە بەرخە و هی فڵانە مێ بچن بیگرن و بیخەنەوە بەری پادشایەک کچێکی نازداری هەبوو نەخۆش کەوت پادشاوتی هەر پزیشکێک هات بۆ چاکردنەوەی نابێ کچەکەی چاو پێ بکەوێ ئەگەر چاکیشی نەکردەوە و نەیزانی چێتی لەسەری ئەدەم لەبەر ئەم مەرجە هیچ پزیشکێک نەیەوێرە بێتە سەر کچەکە تا ڕۆژێک پزیشکێک هات وتی کچەکە لە ژوورێکی تر و منیش لە ژوورێکی تر بم تاڵە دەزوویەک ببەستن بەدەستیەوە و منیش لەم لاوە سەری دەزووەکە بگرم ئەو وەختە بۆم دەرئەکەوێ نەخۆشیەکەی چییە و پێتان ئەڵێم ئەگەر بەم جۆرە پادشا ئەیەوێ دێم پاشا وتی باشە من بەم جۆرە ئەمەوێ بەڵام هات بۆ ئەوەی پزیشکەکە تاقی بکاتەوە وتی بە جۆرێک کە پزیشکەکە ئاگای لێ نەبێت سەری دەزوەکە لە باتی ئەوەی ببەستن بەدەستی کچەکەوە بیبەستن بەدەستی پشیلەیەکی نەخۆشەوە بزانن ئەم پزیشکە ئەڵێ چی هاتن وەکو پادشاوتی وایان کرد و سەری دەزوەکەیان هێنا لە ژوورەکەی تردایان بەدەستی پزیشکەکەەوە پزیشکەکە سەری دەزووی گرت تۆزێ سەرسامی گرتی پادشاوتی بۆچی وا سەرسام بووی وتی پادشاهم زۆر سرم سڕ ئەمێنێ سیر ئەەکەم ئەم نەخۆشە گۆشتی مشکی بۆ باشە و بەوە چاک ئەبێتەوە پادشا هەستا و ناوچەوانی ماچ کرد و وتی ڕاستە پزیشکی تو کارە ساتەکەی بۆ گێڕایەوە وتی ئەمەش بۆ ئەوە وام کرد چونکە لە پێشا گەلێ پزیشکم هێنا ئەبووە سەر ئەم کچە هەرکە ئاهاتە سەری لێ ئەپرسی تۆ چیتە ئەویش لەبەر ئەوە بە تەواوی دەردەکەی خۆی نەئەزانی ئەچوو شتێکی ئەوت کە لای وابوو ئەوەیە ئەوەش نەبوو پزیشکەکە دەرمانی ئەو دەردەی ئەدایە ئەویش لە ڕاستیدا ئەو دەردەی نەبوو دەرمانەکە زیانی بۆی ئەبوو تاوای لێ هات بە تەواوی کە نەفت بوو ئیتر منیش وتم ئەبێ پزیشک خۆی بزانێ دەردی نەخۆش چییە کە دەردی زانی دەرمان ئاسانە نەخۆش کە خۆی بزانێت چە دەردێکێتی ئەتوانێ خۆیشی دەرمان بکە حاجی ئەمینی حاجی فەتاحی قادر لە سولەیمانی مناڵ ئەبێ شەوێک دێتە دەرەوە لەبەر قاپی حەوشەکەی خۆیان مێزەکە شەو درەنگ ئەبێ لەو کاتەدا چەرخچیەکی دەوری عوسمانی بەسەریا ئەچێ و تێخوڕێ وەلەن کیم دەر ئەویش ئەڵێ من دەر مێز دەر بەر دەرگای خۆمان دەر کابرایەکی کورد لە کەرکووک پارەی لای حاجی محەممەد ناوێک بوو حاجی پارەکەی نەئەدایەوە و گەڕی پێ کرد کابراش ئەیوت کوڕە باوکم تۆ کەشی دەکەت لابە و حاجێتێکەشت لابە و بووەوە حەمەیەکی ڕوود ئەو وەختە پارەی خەڵک بخۆ جافرسان لە نەوسوو 24 کوڕی سواری هەبوو کە هەر یەکە دیوەخان گێڕی وڵاتێک بوون ڕۆژگار پشتی تێئەکا و دیوەخانی خانەدان نامێنێ مستەفا بەگ و یا مچە سوورێک هەبوو گۆیە ئەمەش یەکێک بوو لە خزمەهەرە نزیکەکانی جافرسان ئەم مچە سوورە بەر ئەو دەربەدەریە نەکەوت بوو هەر لەو وڵاتەدا مابووەوە مچە سوور ژنانی بوو ڕۆژێک پێی هەڵ ئەنگوێ کە ئەکەوێ ئەڵێ وی کابرایەک هەبوو ئەلەزلەی نابوو لە تەنیشتیەوە ئەبێ گوێی لێ ئەبێ ئەڵێ مچە بڵێم چی لە ئیشی خوا 25 خانەدان کوێر ئەکاتەوە تۆ لە شوێن ئاگردان بەجێ دێڵێ شێخ جافری ئەبابەیلی هەبوو پیاوێکی قسە خۆش و ئەنتیکە بوو بەڵام حتا بڵێ ناشرین و بەدفەساڵ بوو
سعید بەگی بادەڵانیش هەبوو، ئەویش پیاوێکی ئێجگار قسەخۆش و دیوەخان ڕابوو. ڕۆژێک سعید بەگ ئەچێتە دیوەخانی حەمەد بەگی وەسمان پاشا سەیرەکە شێخ جافر لەوێ دانیشتووە، بەڵام ورتەی لە دەم نایەتە دەرەوە بە تەواوی پەژارە دایگرتووە. هەرچەندە ئەی دوێنێ بە هیچ جۆر شێخ جافر نایەتە قسە و هەر ئەڵێ سعید بەگ وازم لێ بێنە زۆر عاجزم. سعید بەگ ئەڵێ شێخ جافر ئەگەر ئێستا من تۆم هێنایە پێکەنین چیما دەیتێ؟ شێخ جافر هەردەنگ ناکە، بە کورتی گرەو ئەکەن لەسەر هەندێ پارە کە ئەگەر ئەم ئەوی هێنایە پێکەنین ئەوەندە پارەی بداتێ، ئەگەر خۆواش نەبوو ئەم دوو ئەوەندە پارە بدا بە ئەو. بەم جۆرە گفت ئەبڕنەوە و سعید بەگ ون ئەبێ. لە پاش تۆزێک دێتەوە ئاوێنەیەک ئەدا بەدەست شێخ جافر و ئەڵێ ها سەیری خۆت بکە، گورگت ئەوێ هەیە، چەقەڵت ئەوێ هەیە، مەیمونت ئەوێ هەیە، ورچت ئەوێ هەیە، هەر ڕموزنیەکت ئەوێ لە دنیادا هەیە. لە ڕاستیدا شێخ جافر سەیری ئاوێنەکەی بەردەمی ئەکا و گوێی لەم قسانە ئەبێت دەست ئەکا بە پێکەنین و گرەوەکە ئەدۆڕێنی. ئەڵێن جارێک پادشایەک خزمەتکار و پیاوێکی زۆری لە پشتسەرەوە ئەبێ و بەناو کۆڵانێکا تێئەپەڕێ. بە هەر لایەکدا ئەڕۆیشت هەموو لەبەری هەڵ ئەستان و سەلامیان بۆ ئەگرت. دەروێشێکی ڕووتەڵا لە ڕێبازی پادشادا لەسەر کۆڵانەکە دانیشت بوو، پاڵی دابوو بە دیوارەکەوە و قاچیشی ڕاکێشا بوو کە پادشا بە بەردەمیا تێپەڕی هیچ خۆی تێک نەدا و قاچیشی هەڵ نەکێشایەوە، وەکو هەر کەس نەڕۆیشت بێ هەروا بوو بەلایەوە. پادشا لەمە تۆڕەبوو، پیاوێکی ناردە سەری کە پێی بڵێ بۆچی لەبەر پایی پادشا بەلایانی کەمەوە قاچی هەڵ نەکێشاوەتەوە. کابراچوو پێیوت، دەروێشیش وتی بچۆ بە پادشا بڵێ ئەوی دەست ڕانەکێشێ قاچیش هەڵ ناکێشێ. مەلایەک هەبوو گوزەرانی زۆر کەس بوو، ئەو سەردەمەش شەعر باوی هەبوو، هەرکە شەعری بوو تایە ئەیبرد بۆ پادشا، پادشایش بەخششێکی باشی ئەدایە. مەلاژن پێی لێ کرد بە کەوشا، پێی وت هەستە تۆ شەعر بڵێ و بیبە بۆ پادشا با بەخششت بداتێ و تۆزێ گوزەرانمان چاک بێ. هەرچەند مەلا هاواری کرد و فەریادی کرد کە کچێ من شەعر نازانم و من لە شەعرم چی کەڵکی نەگرت. بە زۆر هەناردی. مەلا ئەم شەعرانەی دانا: دارەکەی سەرکەل، پردەکەی قشلاغ، ئافرم شارە زور بۆ پەموت، مەسەلەی تەلاق میجوویم زەقاق، 257 مەنەم. هەستا ڕۆیشت. پادشا لە حەوشەی بارەگادا لەسەر حەوز و لە ناو چیمەندانیشت بوو. مەلا خەبەری نارد کە شەعرم بۆ پادشا وتووە. پادشا بانگی کرد و مەلا لە بەردەمیا شەعری بۆ خوێندەوە. وتی مەلا ئەمە بۆ شەعرەکەت؟ وتی بەڵێ قوربان. وتی کەواتە بەخششی ئەم شەعرە جوانت ئەوەیە بدخەمە ئەو حەوزەوە، ئاکوڕە بیخەنە ئەو حەوزەوە. مەلایان هەڵگرت و خستیانە حەوزەکەوە. مێزەرەکەی کەوتە سەر حەوزەکە. لەو وەختەدا تانجیەک لە حەوشەکەدا بوو، لەوێوە ڕەت بوو مێزەرەکەی بە مراوی زانی. بازێکی بۆ دا و شڵب کەوتە حەوزەکەوە. مەلا چاوی لێ نەبوو، هەر ئەوەندەی ئەزانی کە یەکێکی تریش وا قورت ئەخواتەوە بەناو ئاوەکەدا و سەر ئەکەوێتەوە. ڕووی کردە تانجێکە وتی ئاغا جەنابیشتان شعرتان فەرمووە؟ جا قسە دێ و قسە ئەبڕێ. منی شتێکی وەکو ئەمەم دی، بەڵام قسەی هیچ نەکەی. وەڵڵا و بیللا هیچیان لێ نەکردم. زۆر دەمێکە لە باوکم تۆرا بووم و ڕووم کردبووە ماڵی خاڵۆوان. بڵێن ئەو وەختە دوو جۆرە خوێندنیان پێ ئەخوێندم. یەکێ خوێندنی مەکتەب کە لە پۆلی دوی سەرەتایی بووم، بە دەمیەوە خوێندنی عەرەبیشیان پێ ئەخوێندم. دەستیان پێکردبووم بە عەواملی جۆرجانی کە ئەمە بە ڕەوشتی کوردەواری لە سەرەتاوە ئەخوێنرێ. باوکم کابرایەکی ناردبوو بە شوێنما، شاماری ناو بوو، پیاوێکی کورتەباڵای پیری چاوکزی خڕەبوو، ئەتوت تۆپە. ئەگەر ماوە یادی بەخێر، ئەگەر مردووە بەڕەحمەت بێ. منیش کەواو سەڵتەم لەبەرا بوو، جامەدانەیەکم بەسەرەوە بوو، وەکو فەقێوا بووم لەگەڵ خاڵە شامار لەو پێ بناری شاهۆوە. شەوێک ڕێمان کەوتە هۆبەیەکی گەورە و لەوێدا دەوارێکی 18 هەستونی هەڵدرا بوو، چووینە ئەوێ. بە تەواوی لە بیرم نییە ئەو ڕەشماڵە گەورەیە یاهی حەبیبوڵڵا خانی باوەجانی بوو، یاهی خزمێکی ئەو بوو. بەڵام ئەوە ئەزانم میرزایەکی ڕیشسپی باڵابەرزی هەبوو، میرزا ڕەشیدی ناو بوو. شەوێ دیوەخانی جمەی ئەهات،
خان خۆی و میرزا ڕەشید و گەلێ لە پیاو ماقوڵی باوەجانی بەجل و بەرگێکی بە پەرداخی کوردی و هەموو بەستارخانەی فیشەکەوە لەژێر دەوارە دانیشت بوون. ئێمەشیان لەو سەرەوە دانابوو. خوێندەواریش هەر میرزا ڕەشید لەوێ هەبوو. خاڵە شامار یا لەبەر ئەوە سەر و گوێلاکی سۆفیانەی هەڵکەوت بوو و یا لەبەر ئەوە کە مەبەستێکی هەبوو کاتی هاتین بۆ نوێژی شێوان لە ڕێگەدا پێی وتم کە چووینەوە لە دیوەخانەکەدا حیزبێ قورئان بخوێنە. وتم خاڵە شامار قورئان نازانم. خاڵە شامار بوو بە فیشەکە شێتە و چوو بە ئاسمانە. وتی جەنابت لەلایەکەوە مەکتەبیت و لەلایەکەوە فەقەیت چۆن قورئان نازانی؟ وتم خاڵە شامار پیاوی چاک بە قورئان خوێندن ئەبێ پیاوی حافظ بیخوێنێ کە هەموو قورئانی لەبەرە. من لە ناو قورئانەکەشا بەڕەش خوێنیش هەر نازانم بیخوێنم. ئێستا ئەم شەڕە چییە تۆ لە منت ئاڵاندووە؟ من زۆرم وت و خاڵە شامار کەمی بیست. لە بیرمە زلەیەکیشی لێدا. چار ناچار وتم باشە لە سوورەتە وردەڵەکان دوانسیانێکم لەبەر بووتم لەوانە ئەخوێنم. وتی لەوانە نابێ، ئەبێ لە قورئانی سەرەوە بخوێنی. قورئانیشمان پێ نییە. بەڕاستی فڵانی لە دەست خاڵە شامارەوە کەوتمە ڕۆژێکی زۆر ڕەشەوە. کە چووینەوە دیوەخان ئەوا سەیرەکەم پەیتا پەیتا لە ژێرەوە دەستم تێوە ئەژەنێ و ئەڵێ دەی یا ڕەبی خوایە چە بکەم. دیوەخانەکەش هەر زۆر پڕە، نە هیچ ئەزانم و نە لە ڕوویشم هەڵدێ و ئەویش دنیای لێ کردوم بە چەرمی چۆلەکە. ئەو هەموو کوتەکی دەستی ئەوە بوو ئەیوت تۆ دەنگت خۆشە ئەبێ قورئانیش بزانی. کوڕە بابە ئەمە شەرت نییە هەرکەس دەنگی خۆش بوو ئەبێ قورئانیش بزانی. ئەیوت نابێ ئەبێ بزانی. جاوەرە تێی بگەیەنە. خوا ئەیزانێ لە ترساو لە شەرمە ئەو دووسێ سوورەتە وردەڵەشم کە لەبەر بوو ئەویشم لە فکر چووەوە. لەگەڵ ئەوەدا ئەگەر ئەوەشم بخوێندایە خاڵە شامار ئەوەشی قبول ناکرد و ئەیزانی، چونکە ئەویش ئەوانەی لەبەر بوو. منیش ئێجگار ترسی میرزا ڕەشیدم لێ نیشت بوو. خوێندەوار تەنها ئەو لە دیوەخانەکەدا هەبوو. ئەگینا ئەمتوانی دەورێ عەواملەکە بکەمەوە لەوانی بکەم بە قورئان. دیار بوو خاڵە شاماریش عەواملی نەئەزانی، بەڵام میرزا ڕەشید هیچ نەبێ ئەیزانی ئەمە قورئان نییە. کوتەک لە بەهەشتەوە هاتووە. خاڵە شامار تەنگی پێ هەڵچنیم بە دەنگی بەرز. ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم بسم الله الرحمن الرحیم یەکم بۆ کرد. ئەوەندەم لەبەر بوو پاش ئەوە پیا هاتم تۆزێ ڕوون کرایەوە. ئەوەی خوا نەیوتبوو ئەوە موت. بە دەنگی بەرز و بە مەقام دەستم پێ کرد. ئێستا ئەزانم کە ئەو وەختە ئەمزانی نەزیرە بەشیرە بەسیرە هەیە لە قورئانە، بەڵام من نەئەکەوتە فکرم، چونکە شتێکم ئەوت کە خۆیشم نەم ئەزانی چی ئەڵێم و ئاخرەکەیم ئەهێنایەوە بە شتێکی وەکو شەتیرە. دوو سێ شتی ترم ئەوت و ئەم بردەوە سەر شلێرە. ئێجگار کە سەیرم ئەکرد خەڵکە کە هەموو سەری بۆ ئەلەقێن و پێیان خۆشە، بە تایبەتی میرزا ڕەشید ئاگام لێ بوو ئاو بە چاویە ئەهاتە خوارەوە. هیتر بە تەواوی منیش گەرم بوو. خاڵە شاماری لای خۆشم لەگەڵ سەرلەقاندن و فرمێسکەکەیە جارجار لە ناکاو هوویەکیشی بۆ ئەکرد. ئیتر نازانم یادی شێخی ئەکرد یا قورئانەکەی من کاری تێکرده بوو، بەڵام لە ڕاستیشا دەنگم خۆش بوو. بەم جۆرە بە شتیرە، شلێرە، دلێرە، سپێرە، کولێرا و هەتا دوایی قورئانم هەمووی بەڕێی قەڵە و دوایی هێنا و ئێستا و ئەوسا کەس نەیزانی کە ئەمە قورئان نییە. کەسەکەش هەر میرزا ڕەشید بوو، چونکە ئەو خوێندە بووی، ئەوانی تر هیچ. میرزا ڕەشیدیش لە هەمویان زیاتر چوو بووە دڵیەوە کە قورئانێکی ڕەوان و بە تەجویدم خوێندووە. ئەو شەوە خزمەتێکی زۆر زۆریان کردی، بەیانیش خان ئەسپێک و زەلامێکی پێداین کە من ئەو ڕۆژە تاکوێ بڕئەکەین بە سواری بڕۆ، پاشان پیاوەکە وڵاغەکە برێتەوە. لەو قورئان خوێندنە خان وا چوو بوومە دڵیەوە کە من بەچکە ئەسحابەیەکم و ئەو شەوە ڕێم کەوتووەتە ئەوێ. کە تۆزێ لە ڕەشماڵەکان دوورکەوتینەوە، خاڵە شاماریش هات سوار بوو، منی خستە پاشگری خۆی وتی بێ ئەقڵ، من هەر بۆ ئەمەم بوو کە ئەموت قورئان بخوێنە. ئافەرم کوڕم، ڕۆی مامی خۆتت سپی کرد. منیش ئیتر نەموت ئەوە قورئان نەبوو، ئەگینا لەسەر ئەسپەکە ئەی خستمە خوارەوە. کابرایەکی بامۆکی چوو بووە ئەو وڵاتی ئایەنە و ئەستەمبوڵە. ڕۆژێک سەیری کردووە کابرایەک لە بازاردا سندوقێکی لە بەردەمایە و پڕێتی لە قوتووی شوشەی سەرداگیرا و بانگ ئەکا های دەرمانی کێچ، دەرمانی هۆڕا، دەرمانی تەپا، دەرمانی مێرولا.
ئەو سەردەمەش خۆت ئەیزانی کێچ و جڕ و جانەوەری شارە زوور و هەڵەبجە گای ئەخستە هەلەکە سەما. کابرا وتی کەسابەت لەمە چاکتر نابێت، لەم سندوقە دەرمانە ئەکڕم و ئەی بەمەوە لە وڵاتی خۆمان ئەیفرۆشم، ئەوەندە دەوڵەمەند ئەبم پێ ئەبم بە حەمە ئاغای کۆیە. دەرمانی کەڕی و بەرەو دوا بووەوە بۆ وڵات. ڕۆژێک لە ناو شاری هەڵەبجە های دەرمانی کێچی ئەکرد. کابرایەکی شارە زووری کە لە دەست کێچ ماڵی بەجێهێشت بوو هەڵاتە بوو، گوێی لەم بانگە بوو، وتی قەت لەمە چاکتر نابێ. ئێستا شوشەیەکی لێ ئەکڕم و ئەی بەمەوە ئیتر لە دەست کێچ ڕزگارم ئەبێ. چوو شوشەیەکی لێ کەڕی و ئەو شەوە دار و دیواری خانوەکەی و هەموو نوێنی ماڵەکەی بە دەرماناشی کرد و لێ ڕاکشا. زۆری پێنەچوو، سەیری کرد کێچ لە شەوان گەلێ زۆرترە. ئەو شەوە خەوی لێ نەکەوت، بەیانی زوو چووەوە بۆ هەڵەبجە و بەرۆکی کابرای گرت و وتی خوا بەدگریە، تۆ دەستی ئەو عالەمە بۆ چابڕی؟ ئەم دەرمانەی تۆ کەی دەرمانی کێچە؟ خۆ من هەموو ژوورەکەم بەم دەرمانەی تۆ هەنوو کەچی هیچ خەڵکی نەبوو. کابرای خاوەن دەرمان وتی نابێ چوو بێتی دەرمانەکەت بژاند بێ بەناو نوێنەکانە و بە ژوورەکەدا. وتی بەڵێ وام کردووە. پێیوت باوکم وا نابێ. وتی ئەی چۆن؟ وتی ئەبێ بێنی یەکە کێچەکان بگری و دەرمانەکە بکەیتە چاویانەوە بۆ ئەوەی کوێر بن. بەو جۆرەکە تۆ کردوتە شێتی ژوا ناکە، تۆ کە نازانی خۆت ئیش بکەی بۆچی دەرمانی خەڵک ئەشکێنی؟ کابرا وتی بێژم چی برا، خوا ڕووی کێچ ڕەشکاوا گوێم لە قسەی وابێ. با دینی عاملی یەکێک بوو لە ڕیاضی زانە هەرە بەرزەکانی ئیسلام. دانراوەی خولاسەت الحیساب لە کتێبە زۆر نایابەکانی حیسابە. تەنانەت ئەڵێن 7 مەسەلەی لە باب جەبرەوەتیایە، ئێستاش هەر نەزانراوە. ڕۆژێک ئەم بەها ئەدینە لە گەشتەکەیە ڕێ ئەکەوێتە شوێنێک، ئاخونێکی مێزەرە زلی ڕیژ گەورە 10-15-20 فەقێ بە دەوریا دانیشتون دەرسی خولاسەت الحیسابیان پێ ئەڵێ، بەڵام هیچی بەسەر هیچەوە نییە. بەها ئەدین لە یەکێ لە فەقێکان ئەپرسێ کە 3 جار 4 ئەکاتە چەند؟ فەقێش بەبێ وەستان ئەڵێ ئەکاتە 21. ئاخون تووڕە ئەبێ و سوور ئەبێتەوە ئەڵێ ئەم ناجسنە هەروە تێ نەگەیشتووە، تا ئێستا من 100 جارم پێوتووە ڕۆڵە 3 جار 4 ئەکاتە 17، تازە ئەو ئەڵێ 21. حەمە پاشای جاف و مەولەوی سەر و سەودای شەعریان زۆر خۆش بووە، وەکو ئەوە کە جارێک مەولەوی لە ئاوایی دێڵێ ئەبێ و حەمە پاشا ئەم شەعرەی بۆ ئەنووسێ: ئەرگەفی گەماڵ کووردە ماڵ بێڵێ، هەی لەزەت ئەبەی خاڵۆ لە دێڵێ. مەولەویش بەم شەعرە بۆی ئەنووسێتەوە: لە گەفەی کەماڵ کووردە ماڵەکان، دێڵێ مدات و بە گەماڵەکان. کابرایەکی کورد ئەڵهای باران ئەکا و زۆر بە پەرۆش بووە بۆی و ڕوو ئەکاتە ئاسمان و بەم شەعرانە داوای باران ئەکا: هەوران دەکا خرۆشان مکایڵا ئەتۆش دەی، نیسک و ماشان تێکەڵکە دەبا نۆش بێتە سەردەی. کابرایەکی بڵباز بە کاروان ڕێ ئەکەوێتە کۆیە، ئەچێتە دیوەخانی حەماغای کۆیە. کابرا لە وڵاتی خۆی ماینێکی بەدەستیاو هێنا بوو کە ئەچێتە ماڵی حەماغا، ماینەکەی ئەتۆپێ. لە ڕوویشی هەڵ نایە کە بە حەماغا بڵێ شتێکی وا ڕووی دا و ئێستا منیش نیمە ماینەکە ببژێرم بۆ خاوەنی. هەر لەوێ دائنی شێو خۆیەکە بە تولبڕ بەیانی و ئێوارە ئەچێ ئالیکی ماینە تۆپیوەکە وەرەگرێ، ئیتر کەس لێی ناپرسێ کە کابرا تۆ ئیشت چییە لێرە ماویتەوە. ئەوەندە ئەمێنێتەوە تا لە ئالیکی ماینەکە پارەی ماینێکی دەست ئەکەوێ و ماینێکی تر ئەکڕێ. پاش ئەوە هەڵ ئەستێ بڕوا ئەچێتە لای حەماغا، ماڵ ئاوایی لێەکا و کارە ساتەکەشی بۆ ئەگەڕێتەوە. حەماغا سەرباری ئەوەش فەرمان ئەدا ماینێکی تریشی ئەدەنێ. ئەلیە گوەرخانی گەورە گەوهری هاوسەری ژیانی کۆچی دوایی ئەکا و ئەچێتە سەر گۆڕەکەی بەم شێعرانەی خوارەوە ئەیلاوێنێتەوە: یەچە زوڵمی بوو کردی لە باوەرگەم، ئەنگوشت نەهاوڵ کەری ئەشاورەم، واربوویت وە بورج عەقڵ وەستاوەم، کوور کردی سەرا و سەرچەشمەی زەینم، نابینا کردی ڕەوشەنی عەینم. بەزەید ناماوە جەسە و هاوڵم، خاموش کردی شەو چراوی ماوڵم، خانم خۆشخ و خۆش خەیاوڵم ڕۆ،
هەم ڕاز و هەم قەوڵ سوی ئیواورم ڕۆ هەم هاوزە پشتم هەم زورە باوڵم سام سکەندەر ستونم ماوڵم دەسەیگی سوانم داودەی گوڵاو خەریکە لە تووی ئەرز بیاجاو سەوڵ سایەدار ئەڕئەڕ قاومەتم بێواودە بردی تاو قیامەتم خەرمانە ئەمرم پەی بەردار وە باد لە دەست جەورت فەڵەک هەزار داود نادا هەر کەسێ مان من گەردەن چون فەرهاد شیرین ئەرمەنم مەردەن گڵکۆی تازەی لەیل گڵکۆی تازەی لەیل بان تا بچیم وەسەر گڵکۆی تازەی لەیل وە دڵەی خەمگین وە مەیلە پڕکەیل ئەسرین لە دیدەم مەڕژیا چون سەیل چوم وە سەرینە شەیدای دڵ لە جوش کێلمەزارەکەی گرتم لە باوش دیم سەدای مەیوت لە ژێر خاوکەوە ئەوەش چوو ئەڕای کەس نەهاتەوە گەوهەر وات سەردار سایەی سەری من شێرشمشێر شوڕ دڵاوەری من دەی دەست کوتاوکە لە زاری و شینم نە تو فەرهادی نە من شیرینم خاک بی ئەجا و سەرد کردیە مەیلم نە تو چوو قەیسی نە من چوو لەیلم بچوو خەریک وە زیندگانیت فکر کە وە هاوڵ دەوراونە فانیت بازار گەردوون هەر ئیدەکەردەن کێ ئەزیز وە خاک خاڵی نەسپەردەن فەلەک باخەوان توولە نەماومە ئیچین منەڕۆ ئەو چین تەمامە بازارە گەردوون ئیدەکارشەن هەر ساتێ سەد ڕەنگ لە بازارشەن یەکە سوارەکەی فرە نازارم ڕان ڕکاوە خاس وە ڕووی هەزارم کردە یەکێکە نەدار و دەرەج ئەمانەتە تون ئەمان الله و فەرەج ئەمان الله و فەرەج جووتە کوڕەکەی بوون پایەقبێکەس لە تەوێڵا موعەلمی مەکتەب ئەبێ کاربەدەستەکانی ئەوێ لەگەڵ هینەکانی سنووری ئێرانە هەموو جار هاتوچوو یەکیان ئەکرد و ناسراوی لە بینیانە هەبوو جارێک قۆمی سەرێکی تازە هاتبووە نوختەکەی ئەو بەری تەوێڵەوە بەشی ئێران فایق بێکەسیش کاربەدەستە هەرە گەورەکانی تەوێڵە کۆ ئەکاتەوە وەکو مامۆستای قوتابخانە و مەعموری ئیستیهلاکات و کاتبی بەلەدیە و باشچاوش و ئەمانە وەڵام ئەنێرێ بۆ نوختەکەی ئێران کە ئەم کاربەدەستە گەورانە دێن بۆ بەخێرهاتنی ئەم قۆمی سەرە تازەیە ئەوانیش کاربەدەستە گەورەکانی خۆیان وەکو پۆلیس و قایشێ لە ژوور پۆلیسەوە ئەمنیە و قۆمی سەر هەموو کۆ ئەبنەوە و چاوەڕێی هاتنی ئەمانەکەن دەستەی ئەملا کۆ ئەبنەوە ئەڕۆن فایق ئەڵێ ئێوە هیچتان دەنگ مەکەن من بەم قۆمی سەرە تازەتان ئەناسێنم کە ئەگەنە لای ئەوانیش هەموو بەرزە پێ ڕاست ئەبنەوە بە جۆری ئەسکەری ڕائەوەستن فایق خۆی لە پێشە ئەچێ و دەست ئەخاتە ناو دەست قۆمی سەرەکە و پێ ئەڵێ خۆمت پێ ئەناسێنم مفلست دەولەیە ئەعوری ئەمە ئەڵێ و لە تەنیشتیەوە ئەویش وەکو ئەسکەر ڕائەوەستێ پاشان یەک هاوڕێکانی خۆی دەناسێنێ بەم جۆرە ئەمە نێرەکەر و سەڵتەنەی مەترەقی ئەمەش متەعەقیلخانی کەربابی ئەمەیان مێبازوڵڵاخانی ئەعرەجی و هەروەها سەفیە دەولەی سەرخۆشی ئەمەشیان ناوی پێکەڵڵاخانی شاربیە ئەوەش لە خزمەتایە مەتیع المالکی هەڵەوەڕی هەروەها ڕەقل ئەنجومەنی بێهێزی و ورگل مولکی ئاوەسی و هەروەها شەکەنێر الهمایۆنی خڕنووکی بەم جۆرە هاوڕێکانی خۆی پێشکەش ئەکا کابراش لەم لەقەبانە سەری سوڕ ئەمێنێ و ئەمانیش لە دڵا لە کوڵی پێکەنینان و دەنگ ناکەن پاشان لێک ئاشکرا ئەبن و ئەبێ بە بەزمی پێکەنین و هەرا تۆ ئەزانی لە وڵاتی کوردەواری لە هەر شوێنێک خواردەمەنیەکی تاقانە هەیە ئەگەر نەتزانیوە بیزانە کە ئەمانن تووی گەلێن سەرنچکی زەنان گوێزی هەشەمێز مێوژی ژاوەڕۆ باسووقی شارباژێر
هەناری نازەنین، سێوی سەردەشت، هەنجیری ڕێژا و کەڵەکن، ترێی سەرنوێ و لێوان، کاڵەکی مکریان، شووتی قەڵاچۆلان، ناوکە کوولەکەی گڕگڕ، تلیاکی کولیایی، برنجی دەکە و ئاکرێ، تورشیاتی سولەیمانی، حەفتە بیجار و پەشمەکی سنە، حەوێنج و تووری کەرکوب، ژێرچنەی کۆیە، یاپراخی هەولێر، پیازی قوڕوچیا، نۆکی نیسکاوێ کزنی لەیلاخ، هەرزنی مەریوان، ئاردەتووی هەورامان، گەنمی مایدەشت، جۆڕەشی گەرمیان، بیزا و گەنمەشامی مکریان، لۆکەی شارەزور، تووتنی شاور، گەزۆی بانە، بەڕووی کەلیخان، ماستی سنجاوی و نەوەڕ و کۆزەڕەقە، پەنیری هەرکی و باخچە مریەم، ڕۆنی لاجان، سالمەی شنۆ، کەشک و دۆینەی جاف، حەڵوای گوڵە زەردەی ژێردەواری بەگزادەی جاف، کەبابی سابڵاخ، دۆی ناراو، هەنگوینی شامەترینکە، پەردەپڵاوی سولەیمانی، خورمای مەندەلی، نانی لەیلاخ، ترۆزی چەمیلەی دهۆک، بەهێی دەرەبەیان، هەڵوژەی نایسەر، خەیار ئارووی تەورێوەر، گێلاسی دۆڵاو، قارچکی میاوەران، قەیسی شەمس و نووری حەسەناوە. لە وڵاتی کوردەواری ئەم شتانە لەم شوێنانە تاقانن: بەزم لە کۆیە، ڕەزم لە سولەیمانی، نەزم لە سابڵاخ، ژیری لە سنە، هێڕی لە سیان، گێلی لە مایندۆڵ، وشکی لە هەولێر، ساردی لە کەرکووک، زیتی لە وان، قنجی لە بەرزان، گورجی لە دهۆک، سواری لە سوورسوور، چروکی لە دێدەورە شار، شڕی لە تەکیە، قیتی سەربانان لە بەرزنجە، سمێڵ لە بۆرەکەی، پرچ لە کڕبچنە، ڕیش لە شەدەڵا، کەڵەیی لە فەیلی، وردی لە سنجاوی، قسەڕەوانی لە سابڵاغ، ئەگریجەی کاڵ لە ئامێدی، چاوی بەخومار لە سەقز، شۆخی لە فەیزوڵڵابەگی، شەنگی لە ماش، دیوەخان لە بەگزادەی دێبوکری، ناسکی لە کەسنەزانی سەرشیوی سەقز، سۆرانی لە شۆڕەسواری جاف، هەڵپەڕکێ لە بادینان، سەروپێ لە شکاک، پشتێن لە مەنگوڕ، کراس لە بۆڵی، کڵاو لە سولەیمانی، گوێرەوێ میرزایی لە سنە. ئەم شتانەی ئەم شوێنانە بەناوبانگن: مانگای مالوان، ماکەری سابڵاخ، نێرەکەری ژاوەرۆ، قاتری هەورامان، بزنی دێلێژە، گامێشی مکریان، ڕەوەماینی جافان، مەڕی لاجان، بزنە مەرەزی بانە، شەگەلی مەرگەوەڕ، کەڵەشێری کرماشان، تووتکی دێبوکری، سەگی هەوشار، ڕێوی کوێستان، گورگی هەوەتوو، دووپشکی عەربەت، عەلەشیشی مکریان، چەقەچەقی سەگی کونەماسی، چونکە ئەرکی جرتاواشیان لەسرە. وەک دەڵێن هەر شتە لە شوێنێک: کەوچکی هەڵدەن، پەستەکی بانە، کڵاشی هەورامان، گیوەی هەمەدان، شاڵی زاخۆ، شەکرشکێنی سولەیمانی، مسی زەنگان، سەبیلی سەقز، جاوی هەجیج، بەڕەی بیجار، خەنجەری بانە، هەسانی دەری. لەو کوردەواریە کە باران نابارێ هەندێک شتی سیر ئەکرێ لە هەندێک شوێنە دێنن ناوی چل کەچەڵ ئەنووسن ئەیکەن بەسەر لە قەدارێکەوە یا شوێنێکی ترا هەڵی ئەواسن تا باران ئەبارێ و ئاوی بارانەکە ئەیشواتەوە. لە هەندێک شوێنی ترا سیر ئەکەن کێ بە پێی ئەو شوێنە پیاوچاکە و بە پیاوێکی بەدین بەناوبانگە خۆیانی لێ مەڵاس ئەدەن و کوت و پڕ ئەیگرن و ئەی خەنە حەوزەوە ئیتر باران ئەبارێ. لە هەندێک شوێنی ترا مناڵان دێنن پارچەپەڕۆیەکی گەورە ئەبەستن بەسەر دارێکەوە و ئەیکەنە وەکو بەیداخ و پێ ئەڵێن بووکە بە بارانێ. یەکێکیان هەڵی ئەگرێ و ئەوانی تر شوێنی ئەکەون و ڕوو ئەکەنە ماڵان. هەرکە چوونە حەوشەکەەوە هەموو بەجارێ ئەڵێن هەناران و مەناران یەخوا داکاتە باران با دەنگێ بێتە گوێمان لە گرمەگرمی هەوران. اینجا کچی عازەبی ئەو ماڵە وەیا تازە بووک دێتە دەرەوە دەرزی سنجاقێک ئەکا بە بەیداخەکەدا و تۆزێ ئاویش ئەپرژێنێتە سەر بەیداغەکە و شتێکیش ئەدەن بە مناڵەکان. ئەمانە بەم جۆرە بە ماڵەکانە ئەسوڕێنەوە تا بە تەواوی بەیداغەکە لە ئاوی پرژەی ماڵان تەڕ ئەبێ و وەکو لە حەوزت هەڵکێشا بێ وای لێدێ. بە زۆرتر وەخت ئەم مناڵانە هێشتا بە تەواوی لە ئیشی خۆیان نابنەوە دا ئەکاتە باران.
لەبەر باران شپرزە ئەبن یا هەمویان خۆیان ئەکوتنە شوێنێ و یا بڵاوی لێ ئەکەن پاشان کۆ ئەبنەوە دەرزیەکان بە پارەیەکی زیاد بە نیازی موراز لێ ئەکردن و بەم دەرزیانە ئەڵێن دەرزی موراز و نرخێکی زۆری هەیە لەبەر چاوێ. قسەی بە توێکەڵ کابرایەک مانگایەکی ئەبێ هەرچەندە ئەکەن دەستێکی نانێتە زەوی و هیچ چیشی نییە. ئەچن بە شاسواری قازی خدروەیس ئەڵێن ئەویش ئەڵێ بچن بیکەن بەتەقە و هەرا بەسەریە کەواکەن مانگاکە دەست ئەنێتە زەوی و ئەڕوا لە شاسوار ئەپرسن ئەڵێن ئەمە چی بوو ئەویش ئەڵێ ئەوە خەونی دی بوو. مەحمووی پیروەیسی یوسوجانی شەوێک لە ماڵێکا میوان بوو ژنی خانەخوێ کە بایەکی لێبەربووەوە چەپۆکێکی کێشا بەسەر مناڵەکەیە وتی شکڵت خواتەوە پیا و شەرمەزار ئەکەن هیچ دەنگ نەبوو نووسن. شەوێ ژنەکە میزی هات چوو نەیزانی لە ژوورسەری مەحمووی پیرەوەیسەوە خۆش میزەکەی کرد. مەحمووش لای وابوو بزنە وتی یەخ یەخ دوات بڕێ ژنەش وتی خاڵە مەحموو بزن نییە منم وا خوا ڕووی ڕەش کردم. خاڵە مەحمووش وتی خوشکیە خوا تۆی ڕوو ڕەش نەکردگە خوا منی وە چەمەر کردگە ئەگینە ئەبوایە لە هەورە تریشقەی ئێوارێدا پاش پارگێنم لێ بدایە. پاش پارگێن خەتێکە وەکو خەتی جوود بە دەوری دەوارە لێ ئەدەن بۆ ئەوەی کە باران باری ئاوەکە بەوێدا بڕوا و نێتە ناو دەوارەکەوە. کابرایەکی کورد بوو بە میوانی کابرایەکی تر دنیا زستان بوو لە گوێ ئاگردانەکە دانیشتە بوون ژنی خانەخوێکە پشتی لەمان بوو کونیە بوو بووە دەرپێکەی لای ڕانی دیار بوو. مێردەکەی ویستی ئیشێکی وا بکا کە ژنەکەی خۆی داپۆشێ ڕووی کردە میوانەکە و پێیوت ئیمساڵ خانوەکەم هەڵگێڕاوەتەوە نازانم تۆ پێت چۆنە. لەو کاتەدا کە میوانەکە سەری بەرز کردەوە سەیری دەستەکەکان کە مێردەکە کۆڵەوەژێکی گەرمدانرا بوو لە ناکاو ژەندی بەژنەکەوە بۆ ئەوە تۆزیە ببزوێتەوە و لەو بزوتنەوەدا خۆی داپۆشێ. ژنە لەبەر گەرمی کۆڵەوەژەکە داچڵەکا و کت و پڕبایەکی لێبەربووەوە و کابرای میوان سەیرێکی دەستەکەکانی کرد و وتی بەخوا برا هەر دەستت لێ نەدایە چاتر بوو. دوو کابرای کورد هەبوون یەکێکیان ئازادی ناو بوو یەکێکیان شێرزاد هەردووکیان پاڵەوان و بەجەرگ بوون. بە سەپانی چوونە لای کابرایەکی تر شەوێ ئەمان لەم دی و خەرمانەکەوە نووسە بوون کابرای خاوەن خەرمانیش لەو دیوەوە. لە نیوە شەوە دزدێتە سەریان کابرای خاوەن خەرمان بە ئاگا دێت و ناوێرێت دەنگ بکات دەست ئەکا بەوڕێنەکردن لەبەر خۆیەوە ئەڵێ پارەم ببوایە ژنێکم بهێنایە دوو کوڕم ببوایە یەکێکم ناو بنایە ئازاد یەکێکی شێرزاد کە ئەگاتە ئازاد و شێرزادەکە بە قایمتر ئەیڵێ ئازاد و شێرزاد لە خەوەکە ڕائەپەڕن و دزەکان ئەگرن. کەریم بەگی فەتاح بەگی جاف ئەچێتە بەغدا لە دووکانی ئەجزاچیە ئەیەوێ خۆی بکێشێ لەو کاتەدا ژنێک لەوێ ئەبێ ئەویش خۆی ئەکێشێ. کەریم بەگ کە چاوی پێ ئەکەوێ ژنەی بەلاوە زۆر زل ئەبێ لە زلیەکەی سەرسام ئەمێنێ کت و پڕشانی ئەگرێ ئەڵێ خوشکم مەڕۆ بزانم کاممان زلترین لە پاشا خۆی ئەکێشێ کەچی ئەم زیاتر دەرەچێ. دێت بەلای ژنەکەوە ئەوە خەڵکێکی زۆریش لە خزمەتکار و خەڵکی تر لەوێ وەستاون ئەڵێ ئەگەر زیادەکەی من بخرێتە تۆوە وەکو یەک دەرئەچین. ژنەش دەست ئەکا بە پێکەنین و لێی ئەدا ئەڕوا. کابرایەکی کورد ماینێکی زۆر چاکی هەبوو. کابرا خۆی چوو بوو بۆ کاروان شەوێ دز هاتنە سەر ماڵەکەی بۆ ماینەکە کەسیشی لە ماڵەوە نەبوو تەنها ژنەکەی نەبێ. ژن هەستی کردووە دز دەورەی ماڵەکەیان داوە ڕووی کردە ماینەکە و پێی وت ماینەکەوەی یەڵخوزە قەزات بکەوێ لەم کوزە ئیمشەو نەتبا ئەو دزە. دز ماینیان برد. کابرا هاتەوە سەیری کرد ماین نەماوە لە ژنەکەی پرسی ئەویش پێی وت کە دز هاتن بردیان بەڵام ئەتوانی بیدوەزیتەوە. وتی چۆن؟ وتی پەستەیەکی واموتووە بە ماینەکەدا هەستە بڕۆ بزانە لە چ شوێنێک ئەم پەستەیان ئەوت لەوەیە. کابرا چوو لە پاش گەڕانێکی زۆر ڕێکەوتە گوندێک سەیری کرد مناڵان ئەو پەستەیە ئەڵێن. لە مناڵێکی پرسی کە ئەمە لەکوێ فێر بووە
ئەویش وتی فلانە ماڵ چوو بوون بۆ دزی ماینێکیان هێنا بووەوە کە هاتنەوە ئەم پەستەشیان لەگەڵ خۆیان هێنا بوو. ماڵەکەی لێپرسی ئەویش پیشانیدا کە چووە ژوورەوە ماینەکەی بەرچاو کەوت ڕاست نەوی لە جڵەوەکەی کێشایە دەرەوە و هێنایەوە. فەقیەشێتە هەبوو لە ناو جافدا ڕۆژێک ئەچێتە لای مەحموود پاشا، پاشا لێ ئەپرسێ ها فەقیەشێتە ئێستا چیەکەی؟ ئەویش ئەڵێ وەڵڵا پاشا سەگ بەتولە ئەکەم. پاشاش ئەڵێ فەقیەشێتە سەگ بەتولە مانای چییە؟ ئەڵێ پاشا مانای چی یانی لە تۆی ئەسێنم و ئەیدەم بەو. پاشا دەست ئەکا بە پێکەنین. کوڕەمەلایەک هەبوو لە سولەیمانی باوکی ئەینایە بەر هەر کار و فەرمانێک سەقامگیر نەئەبوو. ڕۆژێ هەندێک لە فەقیەکانی باوکی ئامۆژگاری ئەکەن و بەسەریا دێن ئەڵێن تۆ تەماشای ئەو ڕەحمانی برات کە بەو مناڵیە بزانە چەند زیرەک و گوێڕایەڵە. ئەویش تۆزێ ڕائەمێنێ و لە پاشا ئەڵێ با ئەویش گەورە ببێ بزانن چۆن وەکو منی لێدێ. کابرایەکی کورد بە ڕۆژوو بوو زۆری برسی بوو. تۆزێکی مابوو ڕۆژ ئاوا ببێ بانگی ژنەکەی کرد وتی خێراکە نانم بۆ بێنە با ڕۆژوەکەم بشکێنم. ژنەکە وتی پیاوەکە خۆڕۆژ هێشتا بەرزە دوو گەزی ماوە هەتا نوێژی شێوان نەبێ ڕۆژووی چیەشکێنی؟ ئەویش وتی کچێ نانەکەم بۆ بێنە خوا بەم 1000 گەزە ڕوەیوە منەتم لێ نەزانێ بەم 2 گەزەش هەر نایزانێ. کابرایەکی کورد چووە لای مەلا وتی قوربان کوێ خاکەمان زۆرم زوڵم لێ ئەکا و ماڵم ئەخوا نازانم خوا لە ڕۆژی قیامەتە حەقم چۆن ئەستێنێ. مەلاش وتی برا ئیسلام گەورەیە ڕۆژی قیامەت خوا بە تۆ ئەڵێ لەم پیاوە خۆش ببە قەسرەکەت چەند بێ ئەوەندەی ترت بۆ زیادەکە تۆش گردنی ئازا ئەکەی و خوش ئەو ئەبەخشێ. کابرا وتی مامۆستا کە خواوتی وەرە لێ خۆش ببە قەسرەکەت بۆ گەورە ئەەکەم ئەڵێم بینایی چاوان قەسرم ناوێ تۆ کاو لە ئاشێکم بدەرێت 2 بەشی دڵۆپە بێ بەڵام من لەو سەگ بابە خۆش نابم. یەکێک لە بەگزادەکانی هەڵەدن شەوێکی زستان خۆی و ڕەنجبەرێکی لەگوێ ئاگردانەکە بەرامبەر بە یەک دانیشت بوون. بەگ ڕانکێکی دراوی لە پێدا ئەبێ هەموو گەڵ و گونی دیار ئەبێ ڕوو ئەکاتە ڕەنجبەرەکە و ئەڵێ ڕۆڵا ئیمساڵ بەخێر تووتنێکی زۆر بکەین ڕەزی سەر چاوەشمان ئیشەڵڵاه ترێی زۆر ئەبێ ئەیکەین بە مێوژ و دۆشاو ئەچم لە کەرکووک هەمووی ئەفرۆشم جوان ئەسپێکی چاک ئەکڕم و قامچی ڕەختێکی لێ ئەدەم. ڕەنجبەرەکەش ئەڵێ بەگم من دوعاکەم ئێستا کە خوا بیدا قامچی دەرپێک بکەی بۆ قامچی ڕەخت ئەو ساخوا گەورەیە. فەتاح ئەفەنی ناوێک قازی بوو بەڵام پیاوێکی گێل و بێعەقڵ بوو. خزمەتکارێکی هەبوو ناوی مام خدر بوو وا ڕێکەوت متەسەڕیف لێکەوت و قازی بوو بە وەکیل. ئێوارە ئەچێتەوە ماڵەوە بانگ ئەکا خدر وەرە هەی کەری بێعەقڵ تۆ هەر بە منت ئەوت نابی بە هیچ ئەوە لە قازێتی قەزاوە بووم بە قازی لیوا و ئەمڕۆژ بووم بە وەکیلی متەسەڕیف. مام خدریش وتی ئەفەنی ئەگەر بەختت بەم جۆرە بێ ئەبی بە قازی ویلایەت و ئەبی بە وەکیلی والیش و دیسان من وتومە تۆ نابی بە پیاو خوا نەموتووە نابی بە متەسەڕیف. پیاوێک هەبوو لە سولەیمانی کە ئیشێک ئەهاتە پێشەوە ئەیوت هەر 3 تەلاقی خۆم و عەلی عیرفان کەوتبێ ئەم ئیشەوانیە. پێیان ئەوت تۆ چی داوە بەسەر عەلی عیرفانەوە بۆچی ئەی خەیتە پاڵ خۆت؟ ئەویش ئەیوت خۆم دەمێکە تەلاقم نەماوە. کابرایەکی فەلا جوتیارێکی هەبوو زۆر تووڕە و کەل لە شەق بوو. شەوێک لە زستانە چێشتی نیسکێنەیان خواردبوو ئاغا و جوتیار لەبەر ئاگرەکە دانیشت بوون. ئاغا زۆر تینووی بوو نیسکێنە جۆشی دابوو نەی ئەوێرا بەڕاستی داوای ئاو بکە ئەیوت گۆزە ئاوەکە وا لە حەیوان بەخوا ڕەنگە چاکسار بوو بێ و ئێستا خواردنەوەی خۆش بێ. جوتیارەکەش بەناو چاوانێکی گرژ و بە تووڕەییەوە ئەیوت شەوەکەی ساردە هەڵبەت ئاویش سارد ئەبێ. ئاغا ئەیوت ئای نیسکێنە چەند ئاو کێشە. کابراوتی ساگ بەعەب خێوە چاری هەر ئەوەیە پیاو کەمی لێ بخوا.
کابرایەک لەسەر ئیشێکی خراپ گیرا بوو. شاکر ئەفەندی حاکمی منفەرید لێی پرسی تۆ ئەم ئیشە خراپە و بێمەعنایەت بۆچی کرد؟ کابرا وتی قوربان شەیتان پێی کردم. شاکر ئەفەندیش وتی مردود مرێ بۆچی ناڵێی خۆم کردم؟ شەیتان بێزی نەهات سوزدە بۆ ئادەم ببات ئێستا دێت گەوادی بۆ قونگ هەڵپچڕاوێکی وەکو تۆ ئەکا؟ جارێک کابرایەکی کورد لایڕان ئەبێ و مێگەلەکەی ئەباتە گۆی چەمێک. پەڵەیەک هەرزن دیار ئەبێ بەناو هەرزنەکەدا ئەیبا بۆ سەر ئاوەکە. کابرای گۆرانی خاوەن هەرزن چاوی لێ ئەبێ بە هەڕاکردن دێت و ئەڵێ برا بەو لادا ڕانەکە بەرەخوا هەڵ ناگرێ بۆچی بەناو هەرزنەکەدا ئەیبەی؟ کوردەش ئەڵێ گۆرانە گاڵت وە گوێزە. کابرایەکی کوردی کەمدەست ڕۆژێک میوانێکی هات ئەویش هەڵسا بە هەر جۆرێ بوو 50 برنج و 50 ڕۆنی بە قەرز پەیدا کرد و هێنایەوە دای بە ژنەکەی بۆیان لێ بنێ. ژنە چوو بەجارێ هەموو ڕۆنەکەی کردە 50 برنجەکە و لێیان نا بە چێشت. ئێوارە کە نانی دانا میوانەکە لەبەر شڵپەی ڕۆن دەستی نەگەیشتە برنجەکە زوو تێری خوارد و چوە دواوە. لە پاشا کە ڕۆیشت پیاوەکە بە ژنەکەی وت ئەرێ ژنەکە من بە 1000 ناڵی عەلی 50 ڕۆنم قەرز کردبوو تۆ بۆچی بەجارێ کردت بە چێشت؟ ژنە وتی بەخوا مێردەکە بۆ ڕووسووری تۆوام کرد. کابرا وتی بەخوا من ئەمویست ڕووڕەشی لای خوایش بوومایە و تۆ ئەو هەموو ڕۆنەت بە فیڕۆ نەدایە. 3-4 پیاو ئەبن بە میوانی ماڵێک ژنەکە نانیان بۆ دروست ئەکا. مناڵێکی ئەبێ هەر نوکە نوک ئەکا و داوای چێشت ئەکا. دایکەکەی چەپۆکێک ئەکێشێ بەسەریا و ئەڵێ داکەوە باوانت شێوێ لە میوانەکان خراپترت بەسەر هاتووە. کابرایەک چووە لای سەعاتچیەک سەعاتێکی لێکڕی بەڵام زۆر هەرزانی لێکڕی. بە سەعاتچیەکەی وت کە بەم نرخە هەرزانە سەعات بفرۆشی قازانجت لەکوێ ئەبێ؟ سەعاتچی وتی تۆ پیرۆزت بێ سەعاتەکە بەرە بە خێر وەختێک کە تێک چووشکا ئەو وەختە قازانجەکەم دەست ئەکەوێ. حاجی برایم بەگی دەکە جاڕێدا بوو بە ئاواییە هەرکە نوێژ نەکا مریشکێک جەریمەیەتی. کابرایەک هەبوو قولی ناو بوو چەند مریشکێکی بوو دابووی بە جەریمەدا هیچی بەدەستەوە نەمابوو. ئەچوو بۆ مزگەوت و نوێژی ئەکرد ئەیوت نیەتمە ئەم نوێژە ئەکەم بۆ حاجی برایم بەگ. ئەیان وت کوڕە ئەوە بۆ چووە ئەڵێ؟ ئەیوت براکەم حاجی برایم بەگ تاڵانی کردم من نوێژ ناکەم وە زۆر نوێژم پێ ئەکا. ئەمە نوێژی ئەوە ئاخر من باوکم نوێژی کردگا باپیرم نوێژی کردگا من چی و نوێژ چی؟ دەستەیەک فەقێ چوونە سەر کانیەک سەیریان کرد 4-5 ژن بە ڕوت و قوتی خۆیان ئەشت. یەکێکیان گێڕایەوە وتی یەکێ لە ژنەکان چاوی بە ئێمە کەوت بانگی ئەوانی تری کرد کچێ خۆتان داپۆشن ئەو پیاوانە هاتن. یەکێ لە ژنەکان بە ڕووتی هەڵسایە سەر پێ چاوی بە ئێمە کەوت هیچ خۆیدا نەپۆشی و خۆیشی تێک نەدا بە ژنەکەی تری وت کەنی باوانت شێوێ کوا پیاون ئەمانە فەقێن. جارێک ئەحەی کوڕن و ڕێ ئەکەوێتە ئاوایی سەرشانە پیرەژنێک بەرەنگاری ئەبێ و سەیری سەر و فەساڵی ئەکاو ئەڵێ با قوربانت بم وا دیارە تۆ حەکیمی کۆکەیەکی بێفەڕمە بەڵکو دەرمانێکم بەیتێ بوو ئەم کۆکەیە. ئەویش هێنای تۆزێ زەنجەفیلی وردیدایە وتی بە کەف لەمە بیخۆ. دەستی برد کەڵە شاخێکیشی دەرهێنا ڕۆنگەرچەکی تێدا بوو وتی ئەمەش دەرمانێکی ترە. لەو وەختەدا کە کەفلەمەکە ئەخۆی تۆزێ لەمەش بە 50 شەرع شەرمی بۆ نییە لە قنگت هەڵسو ئیتر بە 2-3 ڕۆژ چاک ئەبێتەوە. پیرەژن چوو کەفلەمەکەی خوارد و ڕۆنەکەشیدا لە خۆی کەچی کۆکەکەی زیاتر بوو. ئەم جارە بە دەمی شیەوە ئەتڕی بەڵام هەرکە ئەتڕی ئەیوت ئەی وەڕیش باوک حەکیمەکە. کابرایەکی کورد چووە سەر ڕووبارێک ویستی لێی بپەڕێتەوە نەی ئەوێرە. گۆرانێک لەوێ ڕاوەستا بوو پێی وت برا ئەم ئاوە نام بە ئەگەر لێی بدەم. گۆرانەش وتی نا وتی ئەگەر بردمی وتی ئەگەر بردتی تفێ بکە لە ڕیشم. کوردە دای لە ئاوەکە ئاوڕا پێشیدا لە ناو ئاوەکەدا خەریک بوو ئەخنکا و تفی ئەکرد لە ئاوەکە. گۆرانەکە لای وابوو ئەمە تف لەم ئەکا ڕووی تێکرد و پێی وت
تفی خۆت بکە و بڕۆ. کابرایەکی سەید بێوەژنێکی هێنابوو شەوێ چووە لای تا کابرا کوتێکی بۆ ئەدا بێوەژنەکە 4 کوتی بەمەوە ئەدا. کابرا پشتێنێکی سەوزی لە پشتا بوو ڕووی کردە بێوەژنەکە و پێی وت دایکم بەنوەرە خوشکم بەنوەرە بیکە بە خاتری ئەم شاڵە سەوزەکە لە پشتمایە ئەگەر سرم لێ تێک دەی. کابرایەک 2 کوڕی هەبوو یەکێکیان ناوی خلە بوو ئەوی تریان بلە. خلە حیز و بلە زۆر ئازا بوو هەتی و مەتی و بە کابرایان ئەوت خلەمان گاوە ئەویش ئەیوت خۆیشم ئەتوانم خلە بگێم ئێوە ئەگەر ئازان بلە بگێن. ژنێک 2 دۆستی هەبوو یەکێکیان ناوی جەبار بوو یەکێکیان ئەباس. شەوەیەک ڕێکەوت هەردووکیان چوون بۆ لای ژنە کت و پڕ لەو وەختەدا مێردەکەی هاتەوە. ژنە لە تاوانە شاردنیەوە لە پاشا لەگەڵ مێردەکەیە دەستی کرد بە وردەگلەی وتی ئەوەم بۆ بکڕە و ئەوەم بۆ بێنە. هەر شتێکی ئەوت کابرا ئەیوت جەبار بیدا. جەبار لەو لاوە لە ناو ئاخورەکەدا سەری ڕاست کردەوە وتی گشتی ئەخەی بەسەر منە ئەی عەباسە ملقەوی بۆچی شتێک نەسێنێ. جارێک لە ئاوایی ئەمبار کە گوندێکە لە موکریان فەقیەکان شەوی جەژن ئەچنە لای مەلا برایم ئاغای ئەمبار بۆ ڕۆن و برنجی جەژن. ئەویش هیچیان ناداتێ بەناهومێدی ئەگەڕێنەوە قسەکە بۆ مەلا شەفیعی مامۆستایان کە مدەڕسی ئەمبار بوو ئەگەڕنەوە. ئەویش ئەڵێ وا نابێ بچن پێ بڵێن ئاغا برنج و ڕۆنی جەژنمان ئەدەی تێ خۆمان لێی بنێین یاخود بین لە دیوەخان نانی جەژن بخۆین ئیتر ئەو ڕێگەیەکی سێهەمی لا نییە بە دڵی خۆتان بەڕێتان ئەکا. ئەمانیش ئەچن و دائەنیشن. ئاغا ئەڵێ ها چییە دیسان بەرەوتان گرتمەوە. ئەمانیش ئەڵێن ئاغا ئەوە سبەینە جەژنە گۆشت و ڕۆن و برنجمان ئەدەی تێ خۆمان لە حوجرە لێی بنین یاخود بین لە دیوەخان نانی جەژن بخۆین. ئاغاش ئەڵێ پەک و خۆ ڕێگەیەکی تر بۆ پیاو ناهێڵنەوە. اینجا بە تەوسێکەوە سەیرێکیان ئەکاو ئەڵێ ها کارەکەر و خزمەتکارم بۆ ڕاگرتوون کارەکەر و خزمەتکار بچن ڕۆن و برنج و کەڵەشێرێکیان بدەنێ با خۆیان لێ بنیان و قۆزەڵ خوردی کەن لایەن وایە من خزمەتکاری ئەوانم. کابرایەکی خاوەن ماڵات لەگەڵ خەڕاتێک دەمەقاڵیان ئەبێ و بۆ شەرعکردن ئەچنە لای مەلایەک. مەلا پێیان ئەڵێ سبەینێ بێنەوە. تەورێکی داشکاندنیان دەبێ مەلا بە خەڕاتەکە ئەڵێ وەستا کلکێکی جوانمان بۆ بخەرە ئەو تەورەوە. خەڕات ئەچێ بە دڵ و بەگیان کلک بۆ تەور دروست ئەکاو ئەیهێنێ بەو نیازە کە مەلا سبەینێ چاوێکی لێوە بێ. بەڵام لە پێش هاتنی خەڕاتە کابرای خاوەن ماڵات منێک ڕۆن بۆ مەلا ئەهێنێ و ئەڵێ مامۆستا ڕۆنی مانگا زەردە زۆر خۆشە. سبەینێ کە شەرعەکەیان ئەکا خەڕاتەکە ئەبینێ وا مەلا بەلای کابراکەی ترا دای ئەکێشێ ئەڵێ مامۆستا کلکە تەورەکە باش بوو. مەلا ئەڵێ بڕۆ خزمە مانگا ڕیا بە کلکە تەورتە. کابرایەکی پیری کورد 2-3 کوڕی هەبوو. کوڕەکان ڕۆژێک دانیشتبوون قسەیان لە ڕێخستنی ماڵ و ماڵاتیانەوە ئەکرد و ئەیانوت ئەوە بکەین و ئەوە بکەین. کەرێکی شینیشیان هەبوو. یەکێکیان وتی کەرەشینیش بفرۆشین بیدەین بە ژنێک بۆ باوکمان. باوکەکەیان لەو لاوە لەم قسەیە گوێیەکی قوت کردەوە. لە پاشا قسەکەیان گۆڕی و هەر نەچوونەوە سەری. اینجا باوکە هەڵی دایە وتی ڕۆڵە لابەن قسە لە چیەوە ئەکەن قسە لە کەرەشینەوە بکەن کەرەشین. کابرایەکی کورد عەلەی ناو ئەبێ لەگەڵ کابرایەکی گاڵتەچی شاری ئەچنە مزگەوت. کابرا بە کووردە ئەڵێ هەرچی مەلا کردی ئێمەش ئەواکەین. کە ئەچنە نوێژەوە کابرای کورد لە پشت مەلاوە ئەوەستێ و کابرای شاریش لە سەفی دووهەما لە پشت کوردەوە ئەوەستێ. کە ئەچنە سەجدە کابرای شاری دەست ئەبا گونی ئەلە ئەگرێ. ئەلەش گونی مەلا ئەگوشێ و مەلا تەنگە تاو ئەبێ و بە قایم و بەجێڕی ئەڵێ
سبحان ربي الأعلى علەش ئەڵێ ئەلەو مەلەی نەگەرەکەوە و شێخ کەریمە تا گونم بەرنەدەن گونت بەرنادەم. دوو ئاغا پێکەوە قاوڵتی ئەکەن، یەکێکیان دەنکێ برنج بەڕیشیەوە ئەمێنێتەوە. خزمەتکارێکی عاقڵی ئەبێت دەرفەتی دەست ناکەوێت کە ئاغا تێبگەێنێ. اینجا هەر لە دیوەخانەکەدا ڕووی تێکاو ئەڵێ ئاغا ئاسکێ لە چیمەنەکەتا ئەلەوەڕێ ئەمر بکە بە 5 کەس بچن دەریکەن. ئاغا دەست بەجێ تێئەگا و دەست ئەبا بە هەر 5 دەنکە برنجەکە دەرئهێنێ و فڕێ ئەدا. ئاغاکەی تر کە دێتەوە ماڵەوە ئەچێتە ئەدەبخانە و بە خزمەتکارەکەی خۆی ئەڵێ ئابچوە مەسینەیەکم بۆ بێنە. کابرا مەسینەکەی بۆ ئەبا و ئاغاکەی پێ ئەڵێ ئاگاد لێبوو خزمەتکاری خەڵکی چلۆن ئاقڵانە ئاغای خۆیان تێئەگەێنن بۆ ئەو دەنکە برنجە کە لە ڕیشە مابووەوە، دەسا تۆیش بزانم ئەتوانی عاقڵێکی وا بنوێنی. خزمەتکار ئەڵێ بمبینە. بە هیوای ئەوە نۆکەرەکەی قسەیەکی ئاقڵانە بکات، دەنکێ برنج بە ڕیشی خۆیەوە قایم ئەکا. خزمەتکارەکە چاوی پێ ئەکەوێ ئەڵێ ئاغا ئاغا ئەوی سەر پیشاوەکە وا بەڕیشتەوە. کابرایەکی بانەی هەبوو، گوڵ محەممەدی ناو بوو، ئازا و نەترس بوو. هەموو جارێک بە تەنها کاروانی لە بانەوە ئەبرد بۆ سەقز و لە سەقزەوە کاروانی ئەهێنایەوە بۆ بانە. جەردە نەیان ئەتوانی بچنە سەرڕێی. ڕۆژێک 4 هەتی و تەکبیری لێ ئەکەن ئەڵێن نە ئێمە ئەو بکوژین و نە ئەو یەکێ لە ئێمە بکوژێ، بە فێڵ ڕووتی بکەینەوە. هەڵ ئەستن لە کەلی خان لەسەر ڕێگەکەیە بۆی دائنیشن. وەختێ لە دوورەوە قەرانتۆی دەرئەکەوێ هەر 4یان تفەنگەکانی خۆیان ئەشارنەوە و ئەبن بە 2 دەستەوە بە درۆ دەست ئەکەن بە جنێودان بە یەکتری و لە پاشا بە زلە و مستەکۆڵە لەسەر و گوێلاکی یەکبەر ئەبن. گوڵ محەممەد کە ئەبینێ دەست ئەکا بە جنێو پێدانیان ئەڵێ هەتی و شەڕمەکەن لێتان ئەدەم و لولە تفەنگێ لە بن دەستی یەکێکیان ئەستێوێنێ. کت و پڕ یەکێ لولە تفەنگەکە و یەکێ جڵەوی ئەسپەکە و دوانیشیان هەر یەکێ قۆڵێکی ئەگرن و دای ئەبەزێنن، پاک و پوختە ڕوت و قوتی ئەکەنەوە. ئیتر گوڵ محەممەد وەکو شەلی شوانانگا و دێتەوە. لێ ئەپرسن خۆ تۆ کەس نەی ئەتوانی بێتەڕێت ئەم جارە بۆچی ئەمەد بەسەر هات؟ وتی فڵانی هەر کەسێ پیاوەتی لە کەلی خان بکات وەهای بەسەردێ. کابرایەکی کورد ڕێ ئەکەوێتە ماڵی پیاوێکی شینکی، برسی ئەبێ داوای نان ئەکا. خانە خوێ 3-4 نان و جامێ دۆشاوی بۆ دائنێ. میوان تەماشا ئەکا دۆشاوەکە ڕۆنە. نانەکەش هەرزنە و زۆر ڕەقە. هەرچەند ئەیکا بە دۆشاوەکەدا شتێکی وای پێوە نابێ. ناچار نانەکە لە دەستیا ورد ئەکا، ئەیکاتە دەمیەوە و جامە دۆشاوەکە ئەنیە بەسەریەوە قومی زلزلی لێئەدا. کابرای خانەخوێ وتی خزمە چلۆن نان و دۆشاو وا ئەخورێ، ئەبێ نانەکە لە دۆشاوەکە هەڵکێشی و بیخۆی. میوانەکەش وتی قوربان ئەم نانە ڕەقە و ئەم دۆشاوە شلە تۆ بۆ منت داناوە بیکەم بە قوزەڵ کوردم، ئەبێ بەم جۆرە بخورێ. کابرایەکی پاک و تەمیزی سنەیی ڕۆژێک بە پیادە بە ڕێگەدا ئەڕوا و ئەگاتە قەراغ ئاوی قشلاخ. ئەڵێ من نادەم لەم ڕووبارە، جلەکانم تەڕ ناکەم. کەسێک ببێ وڵاغێکم بۆ بێنێ سواری ببم یاخود بم کاتە کۆڵی بمباتە ئەوبەر. چەندی پارە بوێ ئەیدەمێ. کابرایەکی نایسەری لەوێ ئەبێ ئەڵێ 2 قەرانم بدەرێ من بە کۆڵ ئەتپەڕێنمەوە. کابرا 2 قەرانەکەی ئەداتێ و سواری کۆڵی ئەبێ. کابرای نایسەری لە ناوەڕاستی ئاوەکەدا خۆی ئەدا بە زەویدا هەموو لەشی ئەو هەژارە تەڕ ئەبێ. بەم جۆرە ئەچنە ئەو بەرەوە. سنەیەکە ئەڵێ خوا بتگرێ من بۆیە پارەمدا بە تۆ کە جلەکانم تەڕ نەبێ، تۆ بۆچی وات کرد؟ کابرا ئەڵێ وەڵڵا قوربان من بە مناڵی شیری گامێشم خواردووە، بەدەست خۆم نییە لێم بووە بەخوو، هەرچەند بچمە ناو ئاو ئەبێ بنون. سنەیەکەش ئەڵێ بەخوا فڵانی جلەکانی من وشک ئەبێتەوە، بەڵام ئاخری تۆ بەم خووە ئەچی. کابرایەکی شارەزووری لە ئاشنایەکی بازرگانی سولەیمانی هەندێک کوتاڵی کڕی کە پاییز وەختی حاصلات پارەکەی بداتێ. بازرگان دەفتەری گرت و وتی 10 گەز بلووری هەر بە 2 قەرانە، تۆ بڵێ 2 قەران و نیو، ئەمە 25 قەران. 20 گەز چیت هەر گەزێک بە تارانیەک، تۆ بڵێ بە ڕیاڵێک، ئەمە هەمووی کردێ 25 تارانی. مەرحەمەیەک نرخی 2 قەرانە، تۆ بڵێ 2 قەران و نیو،
فێستێکی ژنانە بای 3 قەرانە تۆ بڵێ 3.5 کەوایەکی شەیتان بێزی بە حەقی درون و هەموو شتێکەوە ئەکاتە 13 قەران تۆ بڵێ 15 جووتێکەوش و جووتێکەڵاژ حەقەکەی 9 قەرانە تۆ بڵێ 10 قەران قەیناکە. ئەمانەی لە دەفتەرەکە نووسی و ئینجا وتی عەزیزم تۆ مەڵێ خاترم ناگرێ دووکانی خۆتە بەڵام شتێک هەیە من قەرزاری خەڵکم و تۆش هەتا 3 مانگی کە پارەم نادەیتێ 8 قەران با قازانجی بێ. ئەویش نووسرا. پاشان وتی ڕۆحەکەم خۆ تۆ لە سایە خواوە خاوەن خەرمان و بەرەجووتی کە خەرمان هەڵ ئەگری بای 10-15 تارانی هەر خەرمان لۆغە بە خەڵکی ئەدەی با 8 تارانیش خەرمان لۆغە بێ. ئەویش نووسرا و ئینجا بە کابرای وت هەر وەکو عەرزم کردی دووکانی خۆتە هەر شتێکت پێویست بوو ئەوانە هەیە. کابراش کەلوپەلی خۆی پێچایەوە و گەلێ ماڵ ئاواییشی لێکرد و ڕۆیشت. مەلایەک لە دێک ڕۆژێ حەدیسی ئەخوێندەوە فەرمووی هەر کەسێ قەرانێک لە ڕێی خوادا بدا خوای تەبارەک و تەعالا 10 قەرانی ئەداتەوە. کابرای گوێی لەم وازە بوو وتی من 20 سەربزنم هەیە وا چاکە بیفرۆشم و پارەکەی بکەم بەخێر بەڵکو پارەیەکی زۆرم دەستکەوێ. هەڵسا بزنەکانی پێش خۆیدا بردنیە شار فرۆشتنی دای بە 15 لیرە 14 لیرەیدا بە هەژار و فەقیر لیرەیەکیشی بۆ خەرجی خۆی گلدایەوە 5-6 ڕۆژ سوڕایەوە هیچی دەست نەکەوت. هات چووە مزگەوتێک لە ئەدەبخانەکە دەستی بە ئاوە گەیان خەیاڵ بردیەوە وتی سەیرکە ئەم مەلایە چۆن تەفرەی منیدا و چی پێکردم هاتم بە قسەی ئەو هەرچیەکم هەبوو لە ناومدا و ئەوە ئێستا لە قەرانێ زیاتر هیچم پێ نەماوە خستیمە سەر ساجی عالی شەرت بێ کە چوومەوە هیچ نەکەم تا مەلا ئەکوژم چونکە منی ماڵوێران کرد. لەو کاتەدا قەرانیەکەش لە باخەڵی دەرپەڕی کەوتە ئابخانەکەوە وتی خوا من هیچم پێ نییە بیدەم بەنان پێ بڕۆمەوە. جلەکانی داکەند و خۆی خستە ئابخانەکەەوە بەڵکو قەرانیەکە دەربێنێ. ئابخانەکە قوڵ بوو نوقم بوو 3 قوم گوا و چووە دەمیەوە قوتیدا کە دەستی گێڕا پریاسکەیەکی بەردەست کەوت دەری هێنا و سەرکەوتە سەرێ. چووە ویساڵخانەکە لەشی خۆی شت و جلەکانی لەبەر کردەوە و پریاسکەی کردەوە سەیری کرد 140 لیرەی تایە. ئیتر دەست بەجێ ملی ڕێگای گرت و هاتەوە. ڕۆژێک کە دیسان مەلا وەعزی ئەدا فەرمووی هەر کەسێ قەرانێک لە ڕێی خوادا بدا خوا 10 قەرانی پێ ئەدا. کابرا هەڵیدایە وتی مامۆستا تۆ کە حەدیس ئەخوێنی بە تەواوی بیخوێنە لێی کورد مەکەرەوە. مەلا پرسی چلۆن؟ وتی ئەوەش بڵێ هەتا 3 قومیش گواو نەخواتەوە خوا نایداتێ. لەو وڵاتە تازە ئەو پۆلیسانەدا هاتبوون کە پێیان ئەڵێن پۆلیسی غەیرە نیزامی. دەستێک لەمانە لەو شاخەی پشتی پێنجوێندا بە شوێن چەتەدا ئەسوڕێنەوە 2 کوڕی جاف تووشی ئەمانە ئەبن. یەکێکیان بەوی کەیان ئەڵێ ئەریە برا ئامانە چین؟ ئەڵێ برا بێژم چی؟ ئەگەر بێژم پۆلیسن پۆلیس نین ئەمە ڕەنگ بێ ئەوانە بوون کە پێیان بێژن پۆلیسی غەیرە نیزامی. ئەڵێ برا پۆلیسی غەیرە نیزامی یانی چی؟ ئەڵێ کوڕە یعنی وەکو ڕەیفی زەمانی عوسمانی. ئەڵێ ها ڕەیف دەسا برا ئەم دەور و دووکانەش دوویدا لەما چاوت لێو عوسمانیش هەرکە کەوتە ڕەیف گرتن چۆن یەکێکی دا لەما. مەلایەک هەبوو لە سولەیمانی بەڕەحمەت بێ بزەنی و گانکردنی ئەم مەلایە ناوبانگی دەرکرد بوو. دوژمنی هەبوو لەگەڵ شتی تریش هەموو بەدەستیەوە هەراسانیان پێ هەڵگیرا بوو. مەلا لەم دواییەدا چاوەکانی کەس بوو هاتوچۆی لای حەکیمی ئەکرد بۆی. حەکیم ڕۆژێک پێی وت مەلا تۆزێ خۆت لە ئیشی شەرعی بگرەوە. وتی حەکیم ئەفەنی ناتوانم. وتی کە ناتوانی هاتوچۆی لای منیش مەکە چونکە من تا تۆ ئەوە ئیشت بێ چاوتم پێ چاک ناکرێتەوە. چووە لای حەکیمێکی تر هەموو وایان پێوت. تەنانەت حەکیمێک پێیوت 10 ڕۆژ واز بێنە من چاکت ئەکەمەوە. وتی ناتوانم. وتی هەفتەیەک. وتی ناتوانم. وتی حەکیم ئەفەنی ئەمانەی پێناوێ 1 سەعات ناتوانم ئەو ئیشە نەکەم. حەکیم وتی کەواتە بڕۆ چاوی تۆ بە من چاک ناکرێتەوە
زۆری پێنەچوو مەلا کوێر بوو. اینجا ئەیوت ئۆ خەی وا کوێر بووم، ئیتر جارێکی کە پێم ناڵێن گانمەکە. کابرایەکی حەکیم هەبوو، کوڕێکی هەبوو فێری پزیشکیە کرد، بۆ ئەوە ئەگەر جارجار بەهاتنایە بە شوێنیا بۆ سەر نەخۆش، خۆی پیر بوو کوڕەکەی بناردایە. ڕۆژێک هاتن بە شوێنیا بۆ ئەوەی بچێت بۆ سەر نەخۆشێک، کابرا کوڕەکەی نارد. کورکە چوو هیچی لە نەخۆشەکە نەئەزانی، هەر ئەوەندە نەبێ وتی ئەمە دەرونی ئەگەڕێ، ئاوی ساردی بدەنێ با بخواتەوە. هێنایان ئاویاندا بە نەخۆش، هەردایان نێو خواردیەوە نەخۆش وەڕز بوو. وتی بۆ خاتری خوا چیم لێکەن، ئەم هەموو ئاوە چییە؟ من ناتوانم. کوڕە حەکیم وتی ئێوە بەگوێ ئەو مەکەن بیدەنی. اینجا بە زۆر ئەیان کرد بە گەرویە، نەخۆش قوڕ بەسەر لێ بڕا، ئیتر جێگە نەمایەوە ئاوی تێکەن. کوڕە حەکیم وتی ئەوە بۆچی نایدەنێ؟ وتیان ورگی پڕ بوو جێگە نەماوەتەوە. وتی بۆچ من حەکیمم یا ئێوە؟ بێنن لە خوارەوە دەستوری کەن بە ئاوی سارد. دەستیان کرد بە دەستورکردنی کوت و پڕ، ئەوەندەی ئەنزانی شەقەیەک لە ورگی کابراوە هات کە سەیریان کرد وا ورگی شەقی برد و ئاو بەو ناوەدا فیچقەی کرد. کابرای نەخۆش بە ئاو مرد و کوڕە حەکیم هاتەوە بۆ لای باوکی کارە ساتەکەی بۆ گێڕایەوە. باوکی وتی ئاخر تۆ بۆچی وات کرد؟ وتی بابە هیچم لێ نەزانی، لە ئاو بێمزەڕەتترم نەدۆزیەوە بۆی، ئاویش ئەو کەت نەیکرد. اینجا باوکی وتی ڕۆڵە تۆ کە ئەچیتە سەر نەخۆشێک، هەر کە چوویتە حەوشەکەیانەوە لە پێشە چاوە چاو بکە بزانە چی کەوتووە. پەڕە مریشک، توێکڵە هێلکە، توێکڵە شووتی چی کەوتووە کە چوویتە سەری و نەبزت گرت بڵێ ئەم نەخۆشە ئەو شتەی خواردووە بۆیە نەخۆش کەوتووە. جاری هیچی مەدەنی هەتا ئێوارە خۆم دێمەوە بۆ ئەوەی ئەو شتە هەزم بکە، ئەو وەختە دەرمانی ئەدەمێ. ئەوسا کە هاتیتەوە شتەکە بۆ من بگێڕەوە، من دەرمانەکەت پێ ئەڵێم و کە چوویتەوە ئەیدەی تێ، ئیتر ئەمەیە حەکیمی. وتی باشە بابە. ڕۆژی دوایی لە ماڵێکی گەورەوە هاتن بە شوێن حەکیمەکەدا بۆ سەر نەخۆشیەک. حەکیمیش کوڕەکەی نارد و پێیوت ئامۆژگاریەکەت لەبیر نەچێتەوە. کوڕەکە چووە حەوشەوە چاوە چاوی کرد، شتێکی وای بەرچاو نەکەوت، تەنها کورتانەکەرێک نەبێ کە دانرابوو. چووە سەرەوە نەبزی نەخۆشەکەی گرت و وتی ها ئەمە گۆشتی کەری خواردووە بۆیە نەخۆش کەوتووە. هەتا ئێوارە هیچی مەدەنێ، با گۆشتەکە هەزم کا، ئەو وەختە خۆم دێمەوە دەرمانی ئەدەمێ. ئیتر هەڵسا و هاتۆ بۆ لای باوکی. ئەهلی ماڵەکەش هەموو لەم حەکیمە سەریان سوڕمە. بە باوکی وت بابە ئەو نەخۆشە گۆشتی کەری خواردبوو بۆیە نەخۆش کەوتبوو، جا تۆش دەرمانەکەی بۆ بڵێ. باوکی وتی چلۆن؟ وتی بابە هەرچەند چاوە چاوم کرد هیچم بەرچاو نەکەو، نەتوێک لە شووتی، نە هەنار، نە هێلکە، تەنها کورتانەکەرێ دانرابوو. دیارە ئەوە گۆشتی کەری خواردووە بۆیە ئەو کورتانە لەوێ کەوتبوو. اینجا باوکی وتی ئای بەخێر بیتەوە ڕۆڵە، ئێوارە کە چوویتەوە بۆ سەری بڵێ دەرمانی ئەو کەسە کە گۆشتی کەر بخوا ئەوەیە میشکی پیاوی کەری دەرخوارد بدرێ، ئەو وەختە چاک ئەبێتەوە. جارێک کابرایەکی کورد ڕوە و قیبلە میزیە کرد، مەلایەک چاوی پێکەوت وتی برا چۆن ڕوە و قیبلە میزەکەی؟ ئاخر نازانی حرامە؟ کابرا پشتی کردە قیبلە و دەستی کرد بە میزکردن. مەلا وتی برا ئەوە چۆن پشت ئەەکەیتە قیبلە و میز ئەەکەی؟ اینجا ڕووی کردە خۆرەڵات. مەلا دیسان وتی برا نازانی حرامە پیا و ڕوە و خۆرەڵات میز بکە؟ کابرا ڕووی کردە خۆرنشین. مەلا دیسان وتی ئای ئەوە چۆن ڕووەکەیتە خۆرنشین و میز ئەەکەی؟ کابرای قوڕ بەسەر میزی لێبوو بە قوزەڵ قورت. اینجا سەری کێری گرت و بە دەوری خۆیان ئەسوڕایەوە و میزی ئەکرد و ئەیوت خوا سەر لەو کەسە بشێوێنێ کە سەری لێ شێواندم. کابرایەک لەگەڵ کاروان چوو بوو بۆ سنا لە بازار، تووشی ناسیاوێکی هات وتی ئێوارە بۆ نان خواردن وەرە بۆ ماڵی ئێمە. ئێوارە کابرا هەڵسا بچێ بۆ ماڵەکە، لە ڕێگا تووشی هاوڕێیەکی بوو. وتی بۆ کوێچی؟ وتی ئەچم بۆ ماڵی فڵان کەس. وتی پیاوی چاک بە ئەمنیش لەگەڵ خۆت بەرە. وتی باوکم ئەو پیاوە هەر خۆمی بان کردووە، تۆ ببەم بڵێم چی؟ وتی بڵێ برامە.
لێیاندا ڕۆیشتن لە ڕێگەدا تووشی ناسیاوێکی تر هاتن پرسی بۆ کوێ ئەچن کابرا وتی فڵان کەس منی بانگ کردووە ئەچم بۆ ئەوێ پرسی ئەی ئەمە چییە لەگەڵت وتی وەڵڵا ئەڵێ منیش بەرەوە بڵێ برامە کابرا وتی کەواتە منیش دێم با بڕۆین لەوێ بڵێ کوڕمە چار ناچار لێیاندا ڕۆیشتن دیسان لە ڕێگا تووش یەکێکی تر هاتن پرسی خێرەوە یەکتان گرتووە وتی وەڵڵا من لە ماڵی فڵان کەس بانگ کراوم ئێستا وا ئەمانش هاتوون هەر یەکە ناوێکیان بۆ خۆیان دۆزیوەتەوە وتی یەڵڵا با بڕۆین منیش دێم کابرا وتی باوکم ئەوە ئەمە کوڕمە و ئەمەش برامە و تۆ بکەم بە چی وتی بڕۆین خاوەن ماڵەکە خۆی ناوم بۆ ئەدۆزێتەوە هەر چواریان چوون خانە خوێ وتی ئەرێ برا من هەر تۆم بانگ کردبوو ئەمانە چین لەگەڵت وتی لێیان بپرسە خۆیان پێت ئەڵێن ڕووی کردە یەکێکیان وتی برا تۆ چیت وتی من برایم لەوی تریانی پرسی ئەی تۆ چیت وتی قوربان منیش کوڕیم کابرا ئیتر ورگی ئاوسا پێ هەڵ نەگیرا ڕووی کردە ئەوی ئاخر وتی ئەی کەرام باوگا و تۆ چیت گوخۆریت کابرا ڕووی کردە هاوڕێکانی وتی نەموت خۆی ناوم بۆ ئەدۆزێتەوە لە قسەی گوێ ئاگردانی کوردانە ئەڵێ دنیا زستان بوو بەفر لە زەویدا بوو ڕێویەک و ورچێک هەر یەکە سێ بەچکەیان هەبوو بوون بەدەستە براو چوونە ئەشکەوتێکەوە بەو نیازە تا زستان ئەڕوا ببن بە یەک ماڵ ورچە هەموو ڕۆژێک ئەچووە دەرەوە شتێکی پەیدا ئەکرد ئەیهێنایەوە خۆی و بەچکەکانی ئەیان خوارد ڕێوی لەبەر بەفر دەر و دەشتی پێنائەکرا خۆی و بەچکەکانی لە برسا لات کەوتبوون ڕۆژێک ورچە لە ماڵ نەبوو ڕێوی برسێتی زۆری بۆ هێنا چوو یەکێ لە بەچکەکانی ورچەی هێنا خۆی و بەچکەکانی خواردیان و دەم و لێوی خۆیان سڕیەوە ئێوارە ورچەکە هاتەوە ڕێوی بەنوکەنوک چووە پێشوازیەوە وتی یەکێ لە بەچکەکانمان نەماوە ورچە هاتەوە سەیری کرد لە بەچکەکانی ئەوە دەستی کرد بە بۆڕەبۆڕ و گریان ڕێویش لەگەڵیە زمانێکی تری پێچوو ورچە لە ماڵ نەبوو ڕێویەکە چوو یەکێکی تر لە بەچکەکانی هێنا و خۆی و بەچکەکانی خواردیان و دەم و لەوسی خۆیان سڕیەوە ئێوارە کە ورچە هاتەوە ڕێوی بە نووزەنووز چوو بە پیریەوە وتی یەکێ لە بەچکەکانمان دیسان نەماوە ورچە وتی لە هینەکانی من یا هینەکانی تۆ وتی نازانم ئەوەندە ئەزانم لە سەر زلە خڕەکان نەماوە ورچەکە هات و تەماشای کرد لە بەچکەکانی ئەوە دیسان خۆی نایە قڕ و کەوتەوە بۆڕەبۆڕ ڕێویش لەگەڵیە دوو بەشی زستان ڕۆیشت دیسانەوە ڕۆژێک ورچە لە ماڵ نەبوو ڕێوی چوو تاقە بەچکە ورچێک مابوو ئەویشی هێنا لەگەڵ بەچکەکانی خۆیان شەق و پەقیان کرد خواردیان و دەم و لێوی خۆیان سڕیەوە ئێوارە کە ورچە هاتەوە ڕێوی خۆی نایە قڕ و هەر لە دوورەوە بە گریان و باوکە ڕووی کردە ورچە پرسی ئەوە چییە وتی بەخوا ئاغا دیساندانەیەکی تر لە بەچکەکانمان نەماوە ورچە وتی لە هینەکانی من یا هینەکانی تۆ ئەوە ئیتر بەهاریش هات و دنیا ڕەشایی تێکەوت ڕێوی خۆی تووڕە کرد و وتی بێقەزابی من ئەم زستانە هیچ دەنگم نەکردووە و هەردامە سک ئەم من و تۆتوەیە چییە ئەیکەی بڵێ بەچکەکانمان ئیتر ئەمە چییە تازە جارێکی کە من ئەم هاوڕێیەتی وەک ماڵیە ناکەم بە دوعا ئەمەی وت و لەگەڵ بەچکەکانی خۆیان دەرباز کرد مەلایەک لە دێکا وەکو عادەتی کوردەواری ڕۆژی جەژن بوو لەگەڵ ئەهلی جەماعەتەکەی چوونە جەژنە پیرۆزەی ماڵەکان ئەچوونە هەر ماڵێک ئەبوا شتێکیان هەر بخواردایە مەلا ئەوەندەی خواردبوو لە پێکەوت بوو گوێدرێژێکیان هێنا سواری بوو کەوتە پێشیان ماڵی پیرەژنێک لە خواری ئاواییەوە مابوو چوونە ئەوێش مەلا وتی دانەنیشن هەر بە سەر پێوە جەژنە پیرۆزەی لێ ئەکەین و ئەگەڕێینەوە کە چوون ئیتر نە ئەو دابەزی نە خەڵکەکەش دانیشتن هەر لەبەر قاپیەکەوە جەژنە پیرۆزەیان کرد و بەرەو دوابوونەوە پیرەژن هاتە دەرەوە وتی ئای لە دەورتان گەڕیەم ئاخر دانیشن پاروەنانێک بخۆن خەڵکەکە وتیان ناخۆین ناتوانین مەلا پرسی چیتان هەیە پیرەژن وتی لە دەورت گەڕیەم شیرە وایە مەلا وتی کەواتە سەری کەرەکە بسوڕێننەوە سووکە
ئەڵێ سێ کابرای کورد هەبوون، یەکێکیان چڵمن، یەکێکیان کەچەڵ، یەکێکیان شەل. هاتن گرەویان کرد کە تا سەعاتێک نە چڵمنەکە لوتی بسڕێ، نە کەچەڵەکە سەری بخورێنێ، نە شەلەکەش قاچی ببزوێنێ. چڵمن لە پاش تۆزێک ئاگری تێبەربوو لەبەر چڵم، وتی باوکم بە ڕەحمەت بێ تیر ئەندازێکی زۆر دەستڕاست بوو، تیری بۆ هەر شتێک بەهاویشتایە سەری نەئەکرد. اینجا هێنای دەستی چەپی درێژ کردەوە و دەستی ڕاستی بە بەرلووتیا بردەوە بۆ لای دەستی چەپ. خێرا خێرا ئەیهێنا و ئەیبرد، ئەیوت ئاواش تیرەکەی ئەهاویشت. بەو فێڵە خوروی لوتی خۆی دامرکاندەوە. کەچەڵەکەش وتی بەخوا برا دنیا دەوران دەورانە. اینجا هەردوو دەستی خۆی تون برد بۆ سەری خۆی و کڵاوەکەی گرت و هەر لە سەریا خێرا خێرا ئەی سوڕاندەوە. اینجا ئەیوت باوکی ڕەحمەتیت ڕۆیشت، ئێستا تۆ بەم سەر و گوێلاکەوە لە شوێنی بەجێماوی. ئەویش بەم جۆرە خوروی سەری خۆی شکان. کابرای شەلەش کە ئەمەی چاوپێکەوت قاچەکەی بەرز کردەوە، وتی پیاوی درۆزن ئەم قاچەم بە قنگی کەی وابوو. لەو کوردەواریە فەقەیەک ئەچێتە گوندێک ئەبێ بە میوانی ماڵی مەلا. مەلا خۆی لە ماڵەوە نابێ، مەلاژن ڕایەخی بۆ ڕائەخا و نانی بۆ دائەنێ و بە خێرهاتنێکی جوانی ئەکا. فەقێ ئەپرسێ مامۆستا لەکوێیە؟ مەلاژن ئەڵێ بە قوربانت بم لە ئاواییەکەمانە شاییەک هەیە لەسەر شاییەکەیە. فەقێش لە دڵی خۆیان ئەڵێ چ قەیدی هەیە؟ چووە نیکاحەکە بکاو ئەگەڕێتەوە. زۆری پێ ناچێ مەلا دێتەوە شتێکی درێژ لە ژێر ئاباکەیە ئەبێ. ئەی با لەو لاوە دای ئەنێ و خۆی دێت دا ئەنیشێ و گەلێ بە خێرهاتنی فەقەیەکە ئەکا. فەقێ لە دڵیا ئەبێ بەگرێ کە ئەو شتە درێژە چی بوو مەلا داینە. لێ ئەپرسێ مامۆستا پرسیار عیب نییە، هەرچەند بێ ئەدەبیشە، بەڵام ئەوە چی بوو لەو لاوە داتنە؟ مەلاش ئەڵێ کوڕم زۆر نابوو. فەقەیەکە زۆر سەرسام ئەبێ ئەڵێ مامۆستا زۆرنای چی؟ پێ ئەڵێت ڕۆڵە لەسەر شاییەکە بووم، شاییەکەم بە زۆر نابۆ ئەگێڕان. فەقێ زۆری لێ ئەکۆڵێتەوە، ئاخری ئەویش ئەڵێ کوڕم نانی مەلایەتیەکە نامان با بەڕێوە، ئەگەر زۆر نابەدەمەوە لێ نەدەین ئیدارەی پێ ناکەین. ئافرەتێک گیسکێکی هەبوو سەری بڕی بوو، چوو بۆ کانی گۆزەیە ئاو بێنێ، لە شەگیسکەکەش لەوێ کەوتبوو. مەلایەکی حافظ لە حەوشەکەدا بوو قورئانی ئەخوێن. بە مەلاکەی وت ئاگایەکت لەو لە شەگیسکە بێ پشیلە نەیخوا تا دێمەوە. گۆزەی هەڵگرت و ڕۆیشت، کە گەیشتە سەر کانیەکە لەوێوە چاوی لێبوو وا پشیلەیەک خەریکی گۆشتەکەیە. بانگی کرد مامۆستا وا پشیلە گۆشتەکەی برد. مامۆستا لەسەر خۆی و بەهێمنی وتی فوس. پشیلە گوێی نەدایە، گیسکی برد و ئافرەت گەیشتەوە مامۆستا، هێشتا فوسەکەی دوایی نەهێنا بوو. وتی مەلا باوانت شێوێ بڵێ فس، ئەم فوسە چییە؟ مامۆستا وتی ئافرەت تۆ نابێ تۆزێ عەقڵت بێ، من چۆن قەرائەتی خۆم بۆ گێسکە لە ڕێکی تۆ تێک ئەدەم. مەلایەک لە دێیەک بوو، خەڵکەکە چوون ملیان گرت، وتیان مەلا ئەبێ بێیت فیتفیتانمان لەگەڵ بکەی. مەلای فڵانە گوند و فڵانە گوند هەموو فیتفیتانی ئەکەن لەگەڵ خەڵکەکەدا، گوایە تۆ لەگەڵ ئێمە بۆچی نایکەی؟ مەلا وتی باوکم وازم لێ بێنن، من پیاوی فیتفیتانێ نیم. ئەم زۆری وت و ئەوان کەمیان بیست. ناچار هەڵسا کیسە و سەبیلەکەی هەڵگرت و چوونە سەر کانی ژنان، شوێنی فیت لەوێ بوو. لەو کاتەدا دوو ژن لەسەر کانیەکە لەسەر ئاو بوو بە شەڕیان. یەکێکیان بەوی کەیانی وت بڕۆ هەیواوا لێکراو، تۆ ئەوە نیت مەلاگاتی؟ ئەوەی کەشیان پێی وتەوە هەی دێڵە کەر، مەلا منی گاوەیە تۆ. مەلاژ لەو لاوە دەستی ئەهێنا بەسەر سەبیلەکەیە بۆ ئەوە چاخی کا بۆ فیتفیتێنێ، وتی دەسا دێڵە شڕینە وەڵڵا هەردووکتانم گاوە. خەڵکەکە وتیان مەلا ئەوە قسەیە تۆیکەی؟ مەلا وتی باوکم بۆ چ قسە نییە، فتفیتێنێ ئەم قسانەشی تێدایە، ئەگەینا بۆچی من مەلام یا فتفیتێنە کەر.
کابرایەک هەبوو لە هەولێر مستۆی وەستا چیچۆیان پێئەوت خەنە و وسمە و شتومەکی ئەفرۆشت لە ناو گوزەرەکەدا. کابرایەکی دراوسێ دوکانی هەبوو لە بەرامبەریەوە لە بەیانی تا ئێوارە هیچ ئیشیان نەبوو ئەوە نەبێ کە یەکێک بەوێدا تێئەپەڕێ دەستیان ئەکرد بە قسە پێوتن و تانوت لێدان لێ. کەس نەمابووەوە کە لە دەست ئەمانە دەرچێ و ڕزگاری بوو بێ. اینجا خەڵکە کە هەستان و چوونە لای بایزاغا ئاغای هەولێر شکاتیان لێکردن. بایزاغا بانگی کردن پسوڵەی 100 لیرەی لێسەندن کە جارێکی کە قسە بە کەس نەڵێن. کابراکان لە ترسی ئەم جەریمەیە ئیتر بەبڕای ناوی کەسیان نەئەهێنا. ڕۆژێک ئەوە قرچەی نیوەڕۆیە و دنیا زۆر گەرمە و کەس لە گەرمانە ئۆقرەی نییە. سەیریان کرد کابرایەکی کورد باوەشێ چەتفە و مشکی بەستووە بەسەرەوە. مراخانی و شەرواڵێکی ناوداری لە بەرایە. هەر لە بەر مووسڵدانیەوە تا سەر سنگی پشتێنی تێ ئاڵاندووە. لەسەرەوە پەستەکێکی لە بەرایە. لەسەر ئەوەوە پاڵتاوێکی قۆڵی لە عەبایەکی چۆغەی شانسوورمەی زستانی هەڵکێشاوە. مستۆ کە ئەمەی چاوپێکەوت هەر لە دوکانەکەیدا پەڕیە خوارەوە دەستی کابرای گرت و بانگی دراوسێ دوکانەکەشی کرد وتی وەرە. پێکەوە هەموو چوونە لای بایزاغا و کیسەیەکی لە بەردەمادانا وتی ئاغا شەقم برد ئەمە 100 لیرە جەریمەکە و با قسەی خۆم بکەم. ئاغا لەم کابرایە بپرسە ئەوە عالەم لە گەرمانە ئەکوڵێ ئەم هەموو جلە چییە لەبەری کردووە. ئاغاش جلوبەرگ و خۆپێچانەوەکەی کابرای بەلاوە زۆر سیر بوو بەم قرچەی هاوینە. اینجا مستۆ هاتەوە قسە وتی ئاغا من کە قسە ئەەکەم و نەبێ قسەکانم بێجێ و خۆڕایی بێ قسە ئا لە شتی واوە ئەەکەم. ئاخر دە پێی بڵێ سەگی سەگباب عالەم لەبەر گەرما پڕوزەی بە ئاسمانە ئەچێ تۆ بۆ چ وەکو یاپراغ خۆتت پێچاوەتەوە. ئیتر ئاغا 100 لیرەکەی دایەوە بە مستۆ وتی بڕۆ سەربەست بە چی ئەکەن لەگەڵ هاوڕێکەدا بیکەن بۆم دەرکەوت قسەکانتان هەمووی لە شوێنی خۆیانە. کابرایەکی دەوڵەمەند ئەکەوێتە سەر و سەودای حەج. لەگەڵ کاروان بەڕێ ئەکەون ئەڕۆن لووسکەیەکی ئەبێ ئەویش لەگەڵ خۆی ئەبا. ئەگەنە ئەو وڵاتی نەجدا کابرا هەوەس ئەیگرێ و بەرۆکی لووسکەکەی ئەگرێ. کوڕەش ئەڵێ نەبێ و نەکراوە لەناو ئەم حەشاماتەدا چۆن ئەبێ ئاخر ئێمە بۆ حەج ئەچین. کابرا ئەڵێ حەتی و تۆ لێرە وا بکەی بە عەقڵێکم لەسەر کێوی عەرەفات دەنگمان دەردێنی. پیاوێک لە سولەیمانی هەبوو حاجی ئەحمەدی ناو بوو. بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە. حاجی ئەحمەد ڕەش دکتۆرێکیش لەو وەختەدا لە سولەیمانی بوو پیان ئەوت دکتۆر مەلک. ئەم حاجی ئەحمەدە خێزانەکەی نەخۆش ئەبێ ئەیبا بۆ لای دکتۆر مەلک. هەر جارەکە ئەیبا پارەیەکی باشی لێ ئەستێنێ. حاجیش بێجگەلەوە کە لە دڵا دەردە دڵ بکە هیچی تری پێ ناوترێ. جارێکیان ئەیباتەوە بۆ لای ئەویش داوای 40 ڕوپیە حەقی تەماشاکردنی لێ ئەکا. ئەو سەردەمە لەگەڵ ئەوەشدا کە پارەکەم بوو دیناریش هەبوو ڕوپیەش هەبوو. حاجی 40 ڕوپیەکە هەڵ ئەگرێ و ئەکەوێتە بازاری سولەیمانی. هەمووی ئەکا بە پوڵ و بە ئانە و ئەیکاتە دەستە سڕێکەوە و نەقەنەق پێوە ئەنیشێ و ئەیبا بۆ دکتۆر و لەسەر مێزەکەی دای ئەنێ. دکتۆر ئەڵێ کاک ئەحمەد ئەوە چییە؟ ئەو وەختە حەجی نەکرد بوو. ئەڵێ قوربان 40 ڕوپیەکەیە. ئەڵێ جاوا بۆچی؟ من ئەم هەموو پوڵ و ئانەیە چی لێ بکەم؟ ئەڵێ قوربان چیت ئەوێ؟ ئەی بچم 3 دانە قاقەزیەک دیناریت بۆ بێنم بەسەری ئەو 2 پەنجە نازدارت بە هێواشی هەڵیگری و بیخەیتە گیرفانی ئەو کراسە سپیە جوانەتەوە وەکو مێشێ هەڵبگری وا بێ نەوەڵڵاه بەلایەنی کەمەوە با ئێستا تووشی ئەوەندە ئەرک ببیت تا لەسەر مێزەکە هەڵی ئەگری و ئەیدەی بە کۆڵی فەراشەکەدا بەڵکو لەبەر قورسیەکەی ناوکت بکەوێ و ئەو وەختە بزانی کە 40 ڕوپیە ئەمەیە و بە خوێنی جگەر پەیدا ئەبێ نەوەک 3 قاقەزی سووکەڵا کەوا تۆ بە هیچی نەزانی. کابرایەک لەسەر ڕووبارێک ڕاوەستا بوو خەڵکی ئەپەڕاندەوە. چەند کەسێک هاتن وتیان یەکی بە چەند ئەمان پەڕێنیتەوە. وتی یەکی بە قەرانێک. وتیان ئەگەر ئاو بردینی
وتی هەر کامێکتان ئاو بردی پارەی ئەوە مەدەنێ. کابرایەک هەبوو یارە حەمەدی ناوبوو تووشی کابرایەکی سنەیی بوو تێی هەڵپێچا وتی تۆ ناوی باوکت چییە؟ ئەویش هەر ناوێکی پێ ئەوت بڕوای پێ ناکرد و هەر لێشی ئەپرسی تۆ ناوی باوکت چییە؟ ئەویش وتی باوکم. نازانم تۆ ناوی باوکی منت بۆ چییە و چیت داوە لە ناوی ئەو؟ یارە حەمەد وتی کەرام باوگاو ناوی باوکتم بۆ چییە؟ بۆ ئەوە قنگی پێ بسڕم. کابرا وتی ها کەواتە حەقدا دەسا ناوی کێری کەرە. قازی گاوانی کەوتە سەودای دروستکردنی خانوویەک. کابرایەکی بەنایهێنا بۆ ئەوەی بزانێت چەندی تێئەچێ. کابرا عەرزی کرد قوربان من بە 250 قەران خانوویەکت بۆ دروست ئەکەم کۆشکەکەی خان ئەحمەد خانیش نەیگاتێ. قازی وتی وەستا نەورۆز پیاوێت چاک بە من دەرامەتێکی وام نییە کۆشکی خان ئەحمەد خانیم ناوێ شتێکی وا خۆم و مناڵەکانم ستاری تیا بگرین بەسمە سەرم مەکە بە پەتەوە. وەستا وتی قوربان چییە فەرمووی؟ ئەوی من عەرزت ئەکەم 250 قەرانیشی لێ زیادە و تاقانە کۆشکیش ئەبێ لەم شارەدا. قازی ئەفەنی وتی وەستا نەورۆز 250 قەران نا من 500 قەرانم هەیە ئەوە 500 قەرانەکە و 4 دیوارێکم بۆ پێکەوە بنێ. وەستا وتی قوربان تۆ ئیتر کارت نەبێ. 500 قەرانی وەرگرت و ڕۆیشت. وەستا نەورۆز کرێکار و پاش و خاکەنازی نرد و بناغەی خانوویەکیاندایەوە. بناغەی نیمچە خانوویەکیاندایەوە بناغە هێشتا نەگەیشت بووە سەر پارە نەما و هاتەوە بۆ خزمەت قازی وتی قوربان پارە نەما. قازی ناوچی کەوت وتی وەستا تو ئەو وەختە کۆشکی خان ئەحمەد خانت بە 250 قەران بۆ دروست ئەکردم کەچی ئێستا بە 500 قەران خانوویەکی ئەحەی جاوید بۆ دروست کردوم و هێشتا هەر لە بناغەشدایە. وەستا فەرمووی قوربان خوا من پارەکەتم نەخستوەتە گیرفانم هەر لە خانوەکەی خۆتا خەرجم کردووە. ناچار قازی ئەفەنی ئاوا پێوە بوو شتومەکی ناوماڵەکەی فرۆشت ئەویشی دا بە وەستا نەورۆز. وەستا بەینێکی تر هاتەوە بۆ پارە قازی ئەمجا خشل و لاگیرەی خێزانەکەی فرۆشت و ئەویشی دایە. پاش چەند ڕۆژێکی تر وەستا هاتەوە بۆ پارە خانوویشی هێشتا 4 دیوارەکەی سەر نەکەوتووە. ئەمجا قازی ئەفەنی کەوتە قەرز و قۆڵە لە دۆست و ناسرا و ئەویشی دایە. خانوو هەر تەواو نەبوو کەوتە فرۆشتنی کەوچک و تەنەکەشکا و تەڵەمشکی ناوماڵ ئەویشی دا هەر تەواو نەبوو. ئیتر هیچی بەدەستەوە نەما لە مایەی دنیا 4 کتێبی مابوو هەستا بردیە بازار ئەوانیشی فرۆشت و چووە ناو ئاسنگەرەکانە تەشوویەک و خاکە نازێکی بچکۆڵە و بەکرەیەکی بەرنایی کڕی و ئەمانەی برد بۆ مەحکەمە. لەوێ بانگی فەراشەکەی خۆی کرد وتی وەرە ڕۆڵە ئەو قورئانە هەڵگرە لەوێ. فەراش قورئانی هەڵگرت و تەشوشتەکەی لە شوێنی دانا. ئەمجا هەر کەس ئەهات بۆ مەحکەمە بۆ شەرعکردن ئەگەر شەرع سوێندی بەر ئەو بخستایە قازی خۆی تێئەکرد و دەستی بۆ شتومەکەکان ڕائەکێشا و پێی ئەوت بڵێ ئەو شتومەکانە بکەوێتە ماڵمەوە ئەم ئیشەم نەکردووە و یا ئەو پارەم لا نییە. کابرایەکی کورد ڕانەمەڕێکی هەبوو کابرا پیاوێکی نوێشکەر بوو. قڕکەوتە ڕانەکەی هەر جارە تا ئەچوو بۆ مزگەوت و ئەهاتەوە هەندێکی لێ ئەمرد. وای لێ هات هیچی نەما تاقە بزنێک نەبێ. بزن بە دار و بەردەوە نەئەوێستا. ڕۆژێک کابرا ڕووی تێکرد وتی سەگ با بخێوە دا ئەساکی باشە ئەگینا نوێژێکت تێ ئەگرم و تۆیش لە کۆڵ ئەکەمەوە. شەکراوی دەماغ. کابرای گێڕایەوە وتی ئەل ئەچوون بۆ کوێستان. ڕۆژێک لەو دەشتی شلێرەدا تەماشام کرد ئەوە 3-4 زەلام چاڵ هەڵ ئەکەنن. چون بەلایەنەوە سەیرم کرد پیاوێکی زۆر پیر دانیشتووە نان و ماست ئەخوا و ئەوانی تریش چاڵێکی قوڵیان هەڵکەندووە. ڕاوەستاون. لێم پرسی برا ئەمە چییە؟ وتیان برا ئەم ڕیش چەرمۆگە باوکمانە. ئێمە ئەچین بۆ کوێستان. ئەمیش ناکەوێتە پایز هەتا بیهێنینەوە.
گۆڕستانەکەیشمان لێرەیە ئەوە ئێستا گۆڕمان بۆ هەڵکەند کە چاوەڕێ ئەوەی نان و ماستەکەی بخوا و بیخەینە گۆڕەکە و دایپۆشین و بچین وە دوای خێڵەکەدا. پیاوەکەش وردە وردە نان و ماست ئەخوا و سەیریان ئەکا. منیش وتم خوا بتانگرێ پیاو ئەوە زت و زیندووە چی ئەخەنە چاڵ. وتیان برا بەشی خۆی عمری کردگە با هەر لێرە بیخەینە چاڵ خاسە لەو لاوە بۆمان ناگەڕێتەوە وە دەم کۆچ و بارەوە. وتی بە هەر جۆر بوو پیاوەکەم لێ سندن و ئەوانم بەڕێ کرد بە شوێن خێڵەکەدا. پیاوم هێنایە ماڵەوە پای سکائێل سەرە و خوار بووەوە. کابرا هەستا چووە پێشوازی ئێلەوە. کابرایەکی پینەچی بۆ کارکردن ڕێ ئەکەوێتە هەڵەدن و لە مزگەوتەکەدا ئەبێ. بەیانی مجەورەکە ئاگر ئەکاتەوە پینەچی زۆری سەرما ئەبێ ئەچێتە بەر ئاگرەکە. ئەوەندە ئەزانێ کابرایەک دێت مجەورەکە پێ ئەڵێ ئەلیاز بەگ فەرمو لای سەرەوە. ئەلیاز بەگ ئەکەوێتە ژوور پینەچیەکەوە. یەکێکی تر دێ ئەڵێن خدر بەگ فەرمو لای ژوورەوە. ئەویش تەکە تەکە بە پینەچی ئەکا. زەلامێکی تر دێ ئەڵێن فەرمو بەکر بەگ بچۆرە ئەو سەرەوە. ئەویش ئەکەوێتە ژوور پینەچیەوە. بەم تەرحە هەژارە ئەکەوێتە بەر دەرگا و سەرما لە بن دەستی ئەدا. لەو وەختەدا گوێرەکەیەک دێتە بەر قاپی مزگەوت. پینەچی ئەڵێ فەرمو گوێرەکە بەگ بۆ لای سەرەوە. اینجا خەڵکەکە ئیتر دێڵن تۆزێ پینەچی گەرم ببێتەوە. کابرایەکی کورد ژنێکی هەبوو. کابرا زۆر لات بوو. زستان داهات هیچیان نەبوو. قسەیان کرد بە یەک کە هەر یەکیان بچنەوە ماڵی باوکیان و بڵێن بۆ بە شەرمان و پێکەوە نامان کرێ بۆ ئەوە ئەو زستانە خۆیان پیانەوە بەخێوکەن. لێیاندا ڕۆیشتن کە کەوتنە بەهار. پیاوەکە چوو بە شوێن ژنەکەیە و لە ماڵی خەزوورەکەیە بە فێڵ دەستی کرد بە قسەکردن. ئەیوت ژنەکە لەگەڵم وەرەوە و من مێرتم و خراپیم چییە بۆچی تۆراوی. ئەوە خەزوورەکەشی دانیشتووە و لەنگەریەک ئاردەوایان بۆ کردوون لەگەڵ کوڕەکەدا پێکەوە ئەیخۆن. لەنگەریەکە بەلای خەزوورەکەدا لار بووەتەوە هەرچی ڕۆنەکەیە کەوتووە بەلای ئەودا. ژنەکە چوو پەنجەیەکی هێنا بە ناوەڕاستی ئاردەواکەدا بۆ ئەوە ڕۆنەکەی بکەوێ بەلای مێردەکەیە و بە دەمیشیەوە وتی بەخوا بابە تا دنیا ئاوا بێ من لەگەڵ ئەم مێردەم ناچمەوە. باوکەکەش فێڵباز بوو کە زانی وایە و کچەکەی بۆ ئەوە وای کرد کە ڕۆنەکە بکەوێ بەلای مێردەکەیە و ئەم شەڕ و هەرایانە درۆ بووە. کەوشکێکی هەڵگرت و ئاردەواکەی تێکدا و بەدەمیەوە وتی بەخوا ڕۆڵە تا دنیا وا تێک چوو بێت تۆ ناچیتەوە لای ئەم مێردەت. دوو کابرا چوونە شار چوونە ماڵی کابرایەکی بازرگان بوون بە میوان. ئێوارە کە نانیان بۆ دانان قاپێ فڕنیش لەسەر سینیەکە بوو. یەکێکیان پرسی برا ئەم شتە خۆشە چییە؟ ئەوی تریان وتی بەڕەحمەت بێ باوکم هەموو جار ئەیوت شار دووشتی خۆشە. یەکێ حەمام یەکێ مزگەوت. ئەمە یان حەمامە یان مزگەوت. دوو ماڵی ئاخە سووری ساڵێک لە کانیگومە مانەوە نەچوون بۆ کوێستان. هاوین هات اینجا ئاوی سارد نەبوو بیخۆنەوە. یەکێکیان بانگی هاوماڵەکەی کرد وتی حەما سەد خۆزگەم بەپار ئەم وەختە ئاگاد لێبوو ماڵمان لە تۆراغ تەپە بوو. اینجا کە تینومان ئەبوو دەممان ئەخستە کانیە ساردەکەوە قوممان لێ ئەدا. ئای سەد جار قوم. جارێک مەلایەکی سەرسپی ئەچێتە خێڵێکەوە پیاوێکی پیری زەلامی سەر کۆماریان ئەبێ بە میوانی ئەو باس و خواسی نوێژی لەگەڵ ئەکاتەوە. کابراش هیچی لێ نازانیە و نەیبیستووە. ئەمیش ئامۆژگاری ئەکا ئەڵێ تۆ پیاوێکی پیریت و دنیا ئەبڕێتەوە ئەبێ فێری نوێژ بیت و نوێژ بکە بۆ قیامەتت چاکە. کابرا ئەڵێ باشە فێرم کە. مەلا 5-6 ڕۆژ ڕکوع و سەجدە و دانیشتنی فێر ئەکا. کوت و پڕ کابرا ئەمرێ دەر و دراوسێ دێن بۆ پرسە و سەرخۆشیکردن. لە کوڕەکەی ئەپرسن برا باوکت چی بوو وامرد؟ ئەویش ئەڵێ بەخوا هیچی نە و ساق و سەلیم بوو. ئەوان ئەڵێن ئاخر نابێ ئەبێ نەخۆشیەکی هەر هەبوو بێ. کوڕە ئەڵێ برا بێژم چی
شەش حەوت ڕۆژ لەوە و پێش کاورایەکی سەرچەرمەگی گەماڵ باوکی لێ پەیا بوو هات فێری خویەکی کرد پێیان ئەوە نوێش وەک هەسوون ئەیوەستان وە پێوە وەک کەوان ئەیچەمانوە وەک توولە بۆی پێ ئەکرد وە زەویەوە وەک گەماڵ قنگە لفسی پێ ئەدایەوە ئەوەندەشی ئاودا وە قنگیەوە تا لە قنگیەوە ئاوجزی کرد ئیتر بەرگەی نەگرت پسیا و مرد. کابرایەک پیرەدایکێکی ئەبێ و ئەمرێ دەست ئەکا بە گریان و هاوار ئەڵێ باوکە ڕۆ و برا ڕۆ و بێگەز خۆم. خەڵک و خوا لێی کۆ ئەبنە و ئەڵێن چی بووە؟ ئەڵێ ئەم خێڵە گشتی یاهوویە هیچیان وە هاواری کەسەوە نایەن و لە هاوسێ ناپرسنەوە. ئەوانیش ئەڵێن کورە ئاخر چی بووە؟ ئەڵێ ئاگام لێو کە ئیزرائیل هات گیانی دایکم بکێشێ منیش دەستێکم گرد وە دەمیەوە دەستێکی تریشم گرد وە کوزیەوە خێرەمەندێکی تر نەو دەستێ بگرێوە قنیەوە ئیزرائیل دەوید باوەک لە قنگیەوە گیانەکەی کێشا منیش هەردوو دەستم هەبوو براکەم وازم لێ بێرن پیاگی بێکەس هەر بۆ مردن خاسە. کابرایەکی کورد نانیان نەمابوو کۆڵێ گەنمی هەڵگرت و چوو بۆ ئاش کە بیهاڕێ ئاشەوانەکە لەوێ نەبوو ژنەکەی لەسەر ئاشەکە بوو کابرا لێی پاڕایەوە وتی نانمان نییە نۆرە بڕیم بۆ بکە باراشەکەم بۆ پارە ژنە ئاشەوان هەمانەی هەڵگرت کە بیخاتە سەر دۆڵیانی ئاشەکە هەمانە گەنم گران بوو بایەکی لێبەر بووەوە کابرا وتی ئای بە کێرم ژنە ئاشەوان وتی حیز باب شەرت بێ باراشەکەت بۆ لێ نەکەم بچۆ بۆ ئاشێکی تر کابرا وتی ناماقۆڵیم کرد تو خوا مناڵەکانم نانیان نییە و برسیانە تکات لێ ئەەکەم لێم ببوورە و باراشەکەم بۆ لێ بکە ژنە ئاشەوان دڵی پێ سوتا و هەمانەکەی هەڵگرتەوە بیخاتە سەردۆڵیانەکە دیسان بایەکی تری گەورەی لێبووەوە کابرا وتی بەخوا ئەگەر مناڵەکانم هەمویان لە برسا مردبن هەر بە کێرم. پیاوێک بۆی گێڕامەوە وتی شەوێک لەو گەرمیانە ڕێم کەوتە ماڵی کوردێک دنیا زستان بوو کابرای خاوەن ماڵ لەو دیوی چیغەکەوە لەگەڵ ژنەکەی نووسە بوون منیش لەم دیوەوە کەوتە نیوە شەو گوێم لە دەنگی ورتەیەک بوو سەیرم کرد وا کابرای خاوەن ماڵ بەرۆکی ژنەکەی خۆی گرتووە و داوای ئیشی شەرعی لێەکە ئەویش نایداتێ زۆری لەگەڵ خەریک بوو هەر نایداتێ لە پاشاوتی کچەکەوە و شێخ کەریمە ئەگەر نەمدەیتێ ئەچمە زگی میوانەکە کابرا وتی منیش لەو دیوەوە دڵم داخورپا ئەو وەختەش موم لێ نەهاتبوو لە پاش بگرە و بەردەیەکی ئەوان و پارانەوە و نزایەکی من کە ئەم ژنە دڵی نەرم بێژ نەکەوتی بێروە بێروە با بیۆوە خاتری کەریمە سوور و ئەو میوانە با حەیامان نەچێ. لە ئاوایی سەرشاتە زەماوەند بوو کابرایەکی کورد ڕانەکەی بردبوو بۆ گوێ سیروان لەو بەری سیروانەوە شوانێکی بەرچاو کەوت کە سەیری کرد فەتەی ئەولە بوو وتی هۆ هۆ فەتە ئەوە نەچوو گیتە زەماوەنەکەوە ئەویش وتی ناوەڵڵا نەچووگم لەکوێیە کابرا وتی لە ئاوایی سەرشاتەیە سەرشاتە پێیوت براکە کێی لێو وتی کوچکت لێ نەوارێ چی کێی لێو ئامەیە و خەجەیە و مەجە اینجا فەتە گوێ فەرەنجیەکەی خۆی گرت و هەڵی ئەسووران و بە تاقی تەنیا لەو بەر ئاوەکەوە هەڵ ئەپەڕی و ئەیوت ئامە و خەجە و مەجالەیە شایی و بووکی فەتالەیە ئەم کابراکەی تریش لەم بەری ئاوەکەوە بۆی ئەسەندەوە. مەحموو پاشا لە ئەستەمبول هەڵاتبوو بەسەر وڵاتی ڕووسیادا هات بووەوە هەموو کوێخاو سرە کۆماری عەشیرەتی جاف ئەچن بە پیریەوە کە بە خزمەتی ئەگەن یەکەیە کە دەستی ماچ ئەکەن و بە خێرهاتنەوەی ئەکەن لە ناو خەڵکەکەدا کابرایەکیان 6-7 جار دەستی ماچ کرد و وتی پاشا بەخێر بێیتەوە یا هەڕەبی بەخێر بێیتەوە 100 جار بەخێر بێیتەوە. پیاوێکی کە وتی خزمە تۆ جارێ 2 جار 3 جار بەخێر هاتنەوەت کرد ئیتر بەسە ئەمە چیت کرد کابرا وتی
عاشرەت لێم گەڕێن و ئەو سەیساقە لەو ڕۆژەوە پاشا چووەگە بۆ ئەستەمبوڵ من هەر وەکو جاشکێ دایکی لێگوم بوو بێ بە چەم و دۆڵ و کەژەوە لوشکە لوشک و زوڕە زوڕم بووە. 3-4 ماڵ مرزنگ لە ڕانیە ئەبن نەخۆشی چاوەقوڵە دائەکەوێ ئەوانیش ماڵبار ئەکەن هەر لەو شەوە لە زێ ئەپەڕنەوە و لە دێ ئەم بەربناری تەلان دەوار هەڵئەدەن وەختی هەتاو کەوتن یەکێکیان ئەڕشێتەوە ئەمرێ ئینجا گەورەکەیان ئەیوت دەک ماڵت بە قوڕ گیرێ ئیزرائیل وەرە بەم تاریکە شەوە لە بتوێنەوە بێ و بەناو ئەم هەموو دار و دەوەنەدا ئێمە بدۆزیەوە و چقلێکیش نەدا لە چاوت چاوێکت دەربێنێ. ساڵێک خێڵ ئەگاتە دەشتی شلێر هۆبەیەک چەند ڕۆژێک لەوێ ئەمێننەوە باران نایاڵێ بارکەن بچن بۆ کوێستان کوێخایەکی ڕیش سپیان ئەبێ ئەڵێ وەرن باوە فێڵ بارکەین وە دزی خواوە ئەوانیش هەمویان ئەڵێن باشە کابرا پاش خەوتنان هەڵ ئەستێ ئەچێتە سەرگردەکە و ڕوو ئەکاتە ئاسمان ئەوە هەور و شریخ و هۆڕیشە بەدەنگی بەرز ئەڵێ بار ناکەین بار ناکەین شریخ و هۆڕت بووەڕەوە دەستیشی لە خێڵەکە هەڵ ئەتەکێنێ و بە بێدەنگ پیان ئەڵێ وە دۆڵە وە دۆڵە دۆڵا و دۆڵ بۆی بڕۆن لەو وەختەدا ئەیکاتە بروسکە و چەخماخە کابرای پیرە ئەڵێ ئەی کوچکی تۆی لێ نەوارێ ئەوە من ئێژم بار ناکەین کەچی ئەو تازە کوچک و چەخماخەم بۆ هەڵەکە وە شوێنمانە وا ئەزانێ من درۆەکەم